ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هیوا لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ هاوڕێیان گۆنا سەعید، ئاسۆ کەمال، هیوا عومەر ڕاستەوخۆ لەگەڵتان دەبین. لەم بەرنامەیەدا لە دیدێکی جیاوازتر لەوەی کە ئەمڕۆ باوە گفتوگۆ لەسەر ئابووری سیاسی هەرێمی کوردستان دەکەین. لەگەڵ هاوڕێیان گفتوگۆی سیاسەتی ئابووری و ڕەچەتەکانی نیۆلیبرالیزم و لێکاوتەکانی لەسەر ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەکەین. هاوکات باسی بەدیلەکانی ئەو سیاسەتەش دەکەین. بابەتی بەتایبەتکردن واتە خەسخەسە، واتە فرۆشتنی کەرتی گشتی و کردنی بە کەرتی تایبەت، یان با بڵێن هەڕاجکردنی کەرتی گشتی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت دەستی پێکردووە. و خۆشمان ئەزانین کە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان کەرتێکی مۆنۆپۆڵ کراوە و ئەم بەتایبەتیکردنە بەشێکە لە سیاساتی نیۆلیبرالیزم کە بە هەماهەنگی لەگەڵ سندوقی نراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی جێبەجێ ئەکرا. هێزە چەپ و کۆمۆنیستەکان جا لە هەموو هێزەکانی تر دژایەتی ئەم بەتایبەتکردن و هەڕاجکردنی کەرتی گشتیە دەکەن. هەر لەم چوارچێوەیەشدا لە سەرەتای ئەم مانگەدا بە دەیەها هەزار ئیمزا پێشکەش بە پەرلەمان کرا کە ئەو ئیمزایانە بەشێک بوون لەو ناڕەزایەتی کە لەلایەن لیژنەیەکاری هاوبەشی هێزە چەپەکان لە هەرێمی کوردستانە بوو لە درێژەی کارەکانی ئەواندا بوو وە پێشکەش بە پەرلەمان کرا. پێش ئاراستەکردنی پرسیارەکانم بە میمانەکان داواتان لێ دەکەم بۆ پاڵپشتیکردنی کەناڵی هیوا سەبسکرایبی کەناڵەکە بکەن لە یوتیوب. هاوڕێ هیوا، یەکەم پرسیارمان بۆ ئێوەیە، وەک لە سەرەتای ئاماژەم پێەیە کە ئێوە وەکو ناوەندی هاوبەشی چەپ هەدەیەها ئیمزاتان پێشکەشی بە پەرلەمان کرد دژی سیاسەتی بەتایبەتکردن و دژی فرۆشتنی کەرتی کارەبا. ئەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم، بۆچی لایەنە چەپەکان دژی بەتایبەتکردن و دژی خەسخەسەکردنن، واتە دژی فرۆشتنی کەرتی گشتنی و کردنی بە کەرتی تایبەت؟ سڵاوتان لێبێ جارێشتر ببورێنەوە دەنگەکەم میوت بوو. سڵاو لە بینەرانی کەناڵی هیوا و سڵاو لە هاوڕێیان. لە ڕاستیدا یعنی بنەمای ئەو هەڵوێستەی ئێمە تۆزی ئەمە ڕاست بکەمەوە دەیەها ئیمزا نەبوو بەڵکو دەیان هەزار ئیمزا بوو با بڵێن کە پێکاتبوو لە ئیمزایی چون و توێژەکان بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگا بۆ ناڕەزایەتی دەربڕین بوو لەسەر بابەتێکی دیاریکراوە، ئەویش فرۆشتنی کەرتی کارەبایە کە ئێستا لە ڕاستیە بابەتێکی هەنووکەییە. بنەمای با بڵێن ئەگەر پێشەوەی قسە لەسەر ئەم با بڵێن ناڕەزایەتیە کۆمەڵایەتیە بکەم و باسی ناوەڕۆکی با بڵێن ناڕەزایەتیەکە و وچە سیاسیەکە بکەم کە باسیەوەت کرد کە چە بۆچی دژی فرۆشتنی کەرتی گشتیە بۆ کەرتی تایبەت. یعنی لە ناوڕۆکی پرسیارەکە لە ڕاستی دیارە ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە یان لەسەر ئاستی هەموو دنیا کەرتی گشتی لە جەوهەردا بە وەکو کەرتی مڵکی گشتی وەکو ماڵی عام مامەڵە دەکرێت، ڕەخمی ئەوەی لە ناو دوو کەوانە وەزیفەی ئەم دەوڵەتە بە چه هێزێکی سیاسی چ با بڵێن شوناسێکی هەیە و لە دەسەڵاتدایە و پرەنسیپی کەرتی گشتی لە پێناو دەبێ لە پێناو خزمەتی گشتی بێ و لە پێناو بەرژەوەندی گشتیدا بێ و بە دیوێکی ترە بەرپرسیارەتی ئابووری و کۆمەڵایەتی حکوومەت لێرەدا جارێکی تر با بڵێن دووپات دەکرێتەوە کە حکوومەت ناکرێ لە چوارچێوەی ئەوەی پێدەوترێ حکوومەتی حارس یان دەوڵەتی پاسەوان ڕۆڵ ببێنێ، وەک ئەم گۆڕانکاریانەی کە لە 70 سەدەکانی ڕابردوو بەسەر با بڵێن مەفهومی دەوڵەت داهات لە چوارچێوەی ئەو وچە تازەیی کە لە ناو سیستەمی سەرمایهداری و ئەمە ڕوونە بە پێشڕەوایەتی ریگان و تاتچەرکە هەنگاو بە هەنگاو ئەم ناوچەیەشی گرتوتەوە و بێگومان خەسڵەت و تایبەتمەندی زۆرە. من بە کورتی بۆی وچەکە لە لای بینەران ڕوونبی ئەمە لە ڕاستی یەک بابەتی دیاریکرامان هەڵبژار کە بابەتی کارەبایە. ئەمڕۆ چەند کەسانێک یعنی لە وەزارەتی کارەبا وەکو فەرمانبەرن پەیوەندیان پێوەکردم و خەڵکیش لە ڕاستیە لە ئاستی زۆر ئێستا بابەتێکی زیندووە
پێشتر بەشێکی زۆر لە کەرتەکان لە هەرێمی کوردستان هەڕاست کرا و درا بە کەرتی تایبەت. ئێستا کەرتی کارەباشی هاتۆتە سەر ئەوەی ئێمە زیاتر لە 30,000 ئیمزا بوو کە لە سەرتاسەر یاریمی کوردستانی ئیمزایانە لە ماوەیەکی زۆر دیاریکراو لە ڕاستیە کۆکرا بووە کە ئەمە لە ڕاستیە تەنیا ئیمزای سێلایانی سیاسی واتە حزبی شوعی کوردستان و پارتەکانی تری زەحمە کێشان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان نەبوو، بەڵکو بەشی زۆری چین و توێژەکان بەشداری ئەم کەمپینەیان کرد و ئەم کەمپینە لە ڕاستیە بەردەوامە. ئێمە ویسمان تەنیا فۆکس بخێنە سەر بابەتی کارەبا کە بەپێی ئەو بەدواداچوونانی ئێمە کردومانە ئەوەیە کە کەرتی کارەبا دەمێکە لە ڕاستیە بەرەمێنانی لە هەرێمی کوردستان فرۆشراوە، زیاتر لە 180 دراوەتە بە کەرتی تایبەت 10 ساڵی شەبێ ئەوەی ماوەتەوە دابشکردن و هەندێ چوارچێوی ترە ئێستاش دەستیان کردەوە بەوە و ئەوەی ئێمە کە لەگەل لێژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان کۆبینەوە ئەو یاداشتەکەمان بۆ ڕای گشتی یەکەم جا لە ڕاستیە و دواتر بۆ لایەنە پەیوەندیدارەکان خوێندەوە ئەوەی ئێمە کە کۆبینەوە لەگەڵیان کە ڕۆژێک پێش ئێمە لەگەڵ وەزیری کارەبا و ستافی وەزارەتی کارەبا کۆبنەوەیان کردبوو. بابەتەکە تەواو جددیە و لە قۆناغی جێبەجێکردندایە و بەپێی زانیاریان لەم چەند ڕۆژە بەشێک لە فەرمانبەرانیان ئاگدار کردوتەوە کە فائیز دەبن لە وەزارەتی کارەبا و بەپێی ئەوەی کە هەیە زیاتر لە 130 فەرمانبەرانی کارەبا فائیز دەبن، یعنی زیاد دەبن 170 فەرمانبەران. بەڵێ پێم خۆشە پرسیاری کە بکەین هاوڕێ هیوا، بیانووی حکوومەت بۆ فرۆشتنی کەرتی کارەبا چییە؟ بۆچی حکوومەت ئێوێ کەرتی کارەبا بفرۆشێت؟ لە کاتێکا کە گوێمان لێ بووە کە باز لەوە ئاکرێ بۆ خەڵک لە میدیاکانەوە کە فرۆشتنی ئەم کەرتە لە بەرژەوەندی خەڵکدایە. لە ڕاستیدا پرسیارێکی گرینگە ئەمە پرسیاری کە جەنابەت دروژاندت. ئەوەی ئێستا باسەکرێ بیانی حکوومەت دەڵێ کە ئێمە بۆ خزمەتکردنی وڵاتیانە بۆی باشترین خزمەتگوزاری بە کوالیتیکی باشتر و هەندێزار هەرو عینوانش بەکاردێنن بە نرخێکی گونجا و پێشکەشی هاوڵاتیان بکرێ. ئەمە لە ڕاستیە یعنی ئەمە تەنیا بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە لە جەوهرە بەشێکە لە پاکێجێکی گەورەتر کە دواتر دەتکرد لە ناوڕۆکی بەرنامەکە بە درێژایی باسی بکەین بریتە لە سیاسەتی نیولبرالیزم لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە 2006ەوە زۆر بە خستی ئەمە پێڕەو دەکرێتن بە خەسەکردن واتە بە تایبەتیکردن یەکێکە لەو مەرجانەی کە دەبێت لە چوارچێوەی ئەم سیاسەتە بێتە جێبەجێکردن و بەپێی ئەو ڕێککەوتنی لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی کراوە هەرچی کەرتی گشتی هەیە ئەمە دەبێت بدرێتە بە کەرتی تایبەت و قازانجەکەی بزیتە جیرفانی کەرتی تایبەت. بێگومان ئێمە کە کاتی قسە لەسەر سیاسەتی نیولبرالیزم دەکەین لە کوردستانە دەبێت ئەوە ڕاست بکەینەوە لە کوردستان تۆزە ینی دقیق نییە ئێمە بڵێن ئەو سیاسەتە نیولبرالیزەی لە کوردستان جێبەجێ دەکرێت ئەمەن ئەو سیاسەتەیە کە هاوڕێ ئاسۆ یان ناوڕێگۆنە لای ئێوە لە لەندەن جێبەجێ دەکرێت. لە کوردستان لە ڕاستی جیاوازە سیاسەتێکە بە دیوێکە دەتوانین ئاوی لێ بنێن سیاسەتێکی نیولبرالیزمە بەڵام بە دیوێکی ترسیە یعنی بازاڕێکی مۆنۆپۆل کراوەیە و کەرتی تایبەت دارێمی کوردستان ڕاستەوخۆ ئێمە دەزانین سربەچەیە چۆن دەسەڵات لە ناو بازاڕیشدا ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە ئەمان یعنی وانێ دەکەن زووتر لە ڕاستی ئەمە بە تایبەت بکەن بە نەتیجە لە چوارچێکردنەوەی چڕکردنەوەی زیاتری لە ڕاستیە سامان و مەزدەڕی باڵێن پارە دەبێت لەلایەن دەسەڵاتەوە بە پێم ئیتیجایەیە و حکوومەت مەفهومی حکومدارێتی گۆڕانکاری زۆری بەسەردادێ. حکوومەت ڕۆ یعنی ئەوەی لە ژیانی کۆمەڵایەتی لە ژیانی ئابووری ئەو خەدەمانەی پێشتر کە خەڵک ڕاهاتە بوو لە سایی سەری کاریگەری باڵێن مەدی سۆسیالیستی دەوڵەتەکان بەشێک لە ئەرچیان لەسەر شخانی خۆیان فەرز کرد کە ئەرچی دەوڵەت نەبوون بەمانە سەرمایه‌داریەکەی و لە ترسی هەژمونی باڵێن هەژمونی کۆمەنیستی لە وڵاتانی خۆرئاوا لە وڵاتانی تر کۆمەڵێک ئەرێک لەم ساڵانەی لە پەنجاکان بە دواوە لەسەر دەوڵەت و پێشتریش فەرز کرا لە ساڵانی هەشتاکان هەفتاکان ئەم ئەرکە سەبر دەستیان کرد بە نێشتنی و ئەم خزمەت گوزارانی کە پەیوەندی بە ژیانی وڵاتیانەوە سەبر کە دەوڵەت پێشکەشی دەکرد نامێنێ وە کۆی ئێستا دەبینن باج و ڕسومات زیاد دەبێ و هەرچی خەدەماتەکانی ترە بە پارە دەبێ بە کورتەکەی لە ڕاستی ئەوە دەبێ ئەوەی پارەی هەبێ خەدەماتی دەبێ ژیانی دەبێ ئەوەی پارەی نەبێ هیچێک لەمانەی نابێ. ئێستا بۆ نمونە خەڵک پارەی کارەبا قەرزارە
حکوومەت لەسەری وەستاوە بەیانی کەرتی تایبەت پارە قەرزار بێ ئەگەر تۆ پارە نەدەیت کارەباکە لەسەر دەکوژێنێتەوە کۆی بەشێک لە کەرتی کارەبایە ئاوەکە لەسەر دەبڕی کە پارەی ئاو نەدەیت وە لە بەرامبەر ئەوە ینی حکوومەت کام بەرپرسیارەتانێت جێبەجێ ناکاتن باز و سەرانە جێبەجێ دەکات وەزیفەی حکوومەت ڕاستیە دەبێتە بار لەسەر عشانی هاوڵاتیان و بەشێکی تری بودجێم حکوومەتەیە بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس و دەستگا ئەمنیەکان دەچێ ئەمە دەبێتە دەوڵەتێک کە پێی دەوترێت دەوڵەتی پاسەوان. دەستان خۆش بێ هاوڕێ هیوا من دواتر بۆ پرسیاری کە دێم وڵات بینەرانی بەڕێز ئێمە لە هەمان کاتە هاوڕێ ئاسۆ و هاوڕۆ گۆناشمان لەگەڵا پێم خۆشە هاوڕێ ئاسۆ ئەو پرسیارە لە ئێوە بکەم وەکوی هاوڕێ هیوا ئاماژەی پێیا کە سیاسەتی لیبرالیزم بۆ شێوازە لە 10 ساڵی ڕابردووە دەستی پێکردووە ئێمە ڕۆژانە لێکەوتەکانی ئەبینین نزیکترین نمونەمان ئەوەیە کە لە سەرەتای ئەم مانگەیە بۆ بەدەیها هەزار ئیمزا کۆکراوەوە پێشکەش بە پەرلەمان کراوە پێم خۆشە ئەو پرسیارە لێەوە بکەم بۆ ئەوی لای بینەران ڕوون بێ نیو لیبرالیزم چییە و ئەم بنەمایانە کە لە 2023ەوە بە تایبەت لە هەرێمی کوردستان و عێراقەوە لەلایەن وڵاتانی سەرمایه‌داری و ئەمریکاوە دەستی پێکردووە و ئەو هەنگاوانەی کە ئەوان ناویانە لە هەرێمی کوردستان لە عێراقا هەنگاوەکان چین ئەگەر بکرێت دواوەی کە باسی لیبرالیزمان بۆکەی ئەو نمونانەش باسکەی و باس لەو هەنگاوانەش بکەی کە ئەوان لە سەرەتاوە دەستیان پێکردووە لە ئێستاوە گەیشتەچوی فەرموون. زۆر سپاس. بێگومان لیبرالیزم یەکێک لەو سیاسەتە یان بۆ چوونانە یان فەلسەفە ئابووریانەیە کە بەشێ لە سەرمایه‌داری لە ساڵەکانی 1970ەوە ینی لە هەفتاکانی دەیەی لە سەدەی 20ەوە هێنایەنە پێشەوە و دواتریش لە سەردەستی تاچەر و ڕێگەن و ئەمانە بوو بە سیاسەتی دەوڵەتی ئەمریکا و بەریتانیا و بەم پێش زیاتر وڵاتانی ئەوروپای غەربیش هەمان سیاسەتیان بردە پێشەوە بریتیە لەوەی کە سەرمایە بۆ کەڵەکەبوونی بۆ ئەم دەورەیە بۆ کەڵەکەبوونی زیاتری سەرمایە لە ئاستی جیهانیا پێویستی بە لابردنی گرێوگۆڵەکانی بەردەمی کەڵەکەی سەرمایەیە کەڵەکەی سەرمایە لە ئەساسی ئەوەیەت کە بتوانێت هەرچی زیاتر زێدەباییە کە لە هێزی کار بەرهەمە هێنێ بتوانێت سەرمایە بۆ خۆی بیبا بتوانێت چینی سەرمایەدار ئەم زێدەباییە هەرچی زیاتر بەرێ و کەمتری سەرفکا بۆ موچە بۆ خزمەت گوزاریەکان بۆ ئەو شتانەی تر کە بەشی چینی کرێکارن لە بەرهەمهێنانە نیولیبرالیزمەڵێت دەوڵەت پێویست ناکا کە هیچ مەسئولیەتی خزمەت گوزاریەکان هیچ مەسئولیەتێکی کۆمەڵایەتی بەرامبەر بە چینی کرێکار کە لە کارایە لە نیزامی سەرمایه‌داریە پێویست ناکە دەوڵەت ببێ بە نەنکی ئەم چینەوە خزمەت گوزاری خۆڕایی پێشکەشە هەر شتێک کە تا ئێستا پێشکەش کراوە ئەمانە هەمووی لە کەمبوونەوە بۆ لە داهاتی سەرمایە و لە کەڵەکەی سەرمایە و ئێمە ئێسای تر پێویستمان بۆ نییە بێ ئەمە لا ببرێ ئەم خەرج و مەسارفانەی کە ئەکرا بۆ خزمەت گوزاریەکان بۆ تەندروستی بۆ خوێندن بۆ ئەم بوارانە ئەمانە هەمووی کەمبوونەوەی لە سەرمایە ئەبێ ئەمانە لا ببرێ و ئەمانە ئێمە هیچ مەسئولیەتمان نەبێ لە بەرامبەریا تا بتوانین ئەو بەشەی کە لە زێدەبایی دەستمانەکەوێ خەرجی بەرهەمێنانەوەی بەدەستێنانی سەرمایە زیاتری بکەین بیستین لە مەیدانی بەرهەمهێنانەوە قازانجی زیاتر بکەین ئێمە سەرمایەمان هەیە پێویستمان بۆیە کە بەدوای قازانجی خۆمانەوە بین بەدوای بژێوی خەڵکەوە نین بەدوای خزمەتکردنی خەڵکەوە نین دەوڵەتیش ئەبێ بچووک کرێتەوە ئەم دەوڵەتە ڕیفاه و خۆشگوزەرانەی جاران کە خزمەت گوزاریەکانی پێشکەشەکە لە ژێر فشاری ناڕەزایەتی کرێکاران و سندیکاکان و شۆڕشە پێکارەکانی سەدەی بیستە ئەم دەورەیە بێ کۆتایی پێبێنین بۆی سەرمایە بتوانێت گەشتەی زیاتر بکە بۆی سەرمایە بتوانێت وەڵامی ئەو ناکۆکی و ئەزمانەی باتەوە کە هەیەی ئەمە لە وەکو تۆتر لە 2023ەوە هێنرا ئەم نمونەیە کە لە ئاستی جیهانە تا 2023 گەشەی کردبوو لە سەڵاتی پیا کردبوو لە نەتیجەی دوو شەڕی کەندا و لە عێراقا ئەمریکا توانی بووی فشارێکی گەورە لە هەموو شوێنەکانە دانێ لە ئاستی جیهانیە بە کۆتایی هێنانی بلۆکی ڕۆژهەڵات و شوورەوی سۆڤێتی جاران ئەم بازاڕە جیهانیە بۆ ئەم بەشە لە نیولیبرالیزم ئاوەڵە بوو کە بتوانێت لە هەموو شوێنێکا دەستی پێ ڕابگات بتوانێت
سنوورەکان بگۆڕێ، بتوانێت گومرگەکان لابا، بتوانێت بازاڕی جیهانی کۆنتترۆل کا، بتوانێت دۆلار ببێ بە و دراوەی کاتوانێت بازاڕی جیهانی بەڕێوە بەرێتوانە. لە عێراق کاتێک کە ئەمریکا هات عێراقی بەڕسمی داگیر کرد، بۆیە برێمەر هات بڕیارنامە هێنا، بڕیاری هێنا کە هەموو ئەم شتانەی کە پێویستی بوو بۆ ئەوەی کە ئابووری عێراق بکات ئابووریەکی نیولیبرال و هەموو ئەو شتانەی کە پێشتر بۆ نمونە وەزارەتی نەوت کە لە ساڵەوە بۆ 5 داهات عێراق لێرەوە ڕاتە پێشەوە ئەمەی کۆنتترۆل کرد و ئەمە یا بە کۆمپانیەکانی کۆمپانیا ئەمریکەکان، کۆمپانیا بەریتانیەکان و هەوانە هەمویان بەستیان هەبوو لەم دابەستکردنەوەی سەرمایە لە عێراقا. کوردستانیش تقریبا لە 2005 بە دواوە، یعنی نزیکی 15 ساڵە لەم ڕێڕەوا ڕۆشتە پێشەوە. لە 2015 داوایان کرد لە بانکی نێودەوڵەتی پرۆژەیەکیان باتێت چۆن ئەوان بتوانن بەرەوەی ئێستا ئەمانیش پەیوەستن بە بازاڕی جیهانیەوە، چۆن بتوانن ئەو پێویستیانەی کە بازاڕی جیهانی هەیەی و سەرمایە هەیەی لە کوردستانی شامان وەکو بەشێک لەم سەرمایە جیهانی و لەم نظامی سەرمایەدار بتوانن ئەمانیش بەم پێەیە سەرمایە کەڵەکەکەم بتوان لەگەڵ بازاڕەکەیە بڕۆنە پێشەوەتان ئەم شانە بکەن. ئەوە بوو حکوومەتی هەرێم لە پرۆژەیەکی یا لە 2016 بە ناوی ڤیژنی 2020 کە تایە سێشتی سەرەکی هەیە، یەکێکیان فرۆشتنی ئەم مڵکە گشتیانەیە یان ئەم کەرتە گشتیانەیە، یەکێکیان قەرزکردنە، یەکێکیشان لێگرتنەوەی موچەکان و خزمەت گوزاریەکان و ئەوانەیە کە بینیومانە. ئەمە وای کردووە لەم 5 ساڵا کە تۆ بینیت خەڵکی کوردستان بێکاری زیاتر بووە، موچەی بەردەوام بڕاوە، کەرتی تەندروستی هەمووی بووە بە زۆربەی بووە بە کەرتی تایبەت و ئەو هەموو نەخۆشیە بڵاوە، ئەو هەموو خەڵکە تەندروستی ناتوانێت پێ ڕابگا. لە بواری کارە باشەوەکو هاوڕێ هیوا باسی کرد، ئەمە هێرشەکە ئێستا دەستی پێکردووە کە ئیتر تۆ بێ ئەم خزمەت گوزاریەش ببڕی. بە کورتەکەی ئەمە پێویستەکانی نیولیبرالیزم، پێویستەکانی کەڵەکەی سەرمایە جوابەتەوە لە دەورانی ئێستاە بۆ ئەوەی کە سەرمایە بتوانێت گەشە بکات، ئەبێت ئەم بەشەی کە بەناوی خزمەت گوزاریەکان و موچە و ئەو شتانەوە ئەمە کە بکەیتەوە و ئەمە ئەم هێرشە نەبووە کە ئێمە بینیمانە لە چەند ساڵی ڕابردووە ئاستی گوزەرانی خەڵک ئەتوان بڵێم زیاتر لە نیوە دابەزیوە، بێکاری چەندین بەرابەر زیادی کردووە، بەرەبەرە خەڵکەکەوێتە ژێر قەرزەوە و قەرزەکانی حکوومەت کە ئەو کاتە کە ئەم پرۆژەیان دانا 12 ملیار بوو، ئێستا وازان 25 لەم بابەتەیە. ئەمانە نیشانەیە کە ئەمە پرۆژەیەکە، پرۆژەی سەرمایه‌داری لە کوردستانە، کەڵەکەی سەرمایه‌داری لە کوردستانە، ئەم پرۆژەی نیولیبرالیزم، ئەم پرۆژەی فرۆشتنی کەرتی تایبەتەیە کە دواتر دەتوانین بینە سەر تایبەتمەندیەکانی ئەم کەرتە تایبەتە لە کوردستانیش، ینی هەرەوە نییە کە وەکو بۆ نمونە پرایڤەتایزیشن و تایبەتمەندیکردن لە وڵاتانی دەرەوە. تایبەتمەندی لە کوردستانە کاتوانین لەسەر ئەم قەڵەکەی سەرمایەکانی لەسەر بکەین. دەستان خۆش بە هاوڕێ ئاسۆ، پێم خۆشە لە گۆناخان بپرسم ئەو ڕێرەوەی کە نیولیبرالیزم دەستی پێکرد لە هەرێمی کوردستانە و ئەو نەخشەیە کە ئێستا بەردەوامە بۆ دروستکردنی کەرتی تایبەت و بۆ هەڕاجکردنی کەرتی گشتی بەو شێوازە، بۆچی لای ئیتیلافی حکومڕان یان بۆچی لای سەرمایه‌دارەکان لە کوردستاندا گرنگە؟ سەرەتا زۆر سوپاس هەڵوێستیان، سلااو بۆ ئەو هاوڕێ ئازیزانە و سلااو بۆ بینەرانی کەناڵی هیوا. لە ڕاستیە ئەم بابەتێکی زۆر گرنگە و ئەو پرسیارەی کە تۆ ئەیکی کە بۆچی بۆیان گرنگە بۆ ئەم چینە دەسەڵاتدارەکە بە شێوەیەک بە شێوەیەکی ڕسمی ئەم کەرتە گشتیانە لە مڵکێکی گشتی یاخود مڵکێکی دەوڵەتیەوە بکەن بە مڵکی تایبەتی. ئێمە ئەبێ لێرە دوو شت سیر بکەین. یەکیان هاوڕێ هیوا و هاوڕێ ئاسۆ بە شێوەیەک چوونە سەری کە ئەمە ڕەهەندێکی جیهانیە، 40 ساڵ زیاترە دەستی پێ کردووە. نیولیبرالیزم ئەو ئایدۆلۆژیایەیە کە حکوومەتەکان کە بانکی نێودەوڵەتی کە حکوومەتی هەرێم کە زۆربەی زۆری حکوومەتەکانی گیان بەکاری ئەهێنن بۆ ئەوەی هەرچی زیاتر سەرمایە چڕکەنەوە لە دەستی چینێکی کەمتری دەسەڵاتدارە. بەڵام لە هەرێمی کوردستان
بۆچی بۆیان گرنگە بە بڕوای من هەندێک تایبەتمەندی هەیە لە هەرێمی کوردستان کە ئەو گرنگیە زیاترەکە بۆیان شێوازی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئێمە ئەزانین لە 30 ساڵی ڕابردووە پێم وا بێ نیولیبرالیزم وەکو چۆن باشترین فرسەتی بۆیان دروست کرد ئێمە وەکو خەڵکی کوردستان بۆ لە دوودەیە یەکەمی دەسەڵاتی ئەم دوو حیزبە هەمیشە باسمانە کرد کە ئەوانە گەندەڵی ئەکەن کە سەروەت و سامانە دزن کە زەویەکانەکەن بەناوی خۆیانەوە کە ئەم جۆرە کارانە ئەکەن لە کاتێکا مەسەلەی بەکەرتی تایبەتکردن کە ئیترەمە ڕسمیەتی هەیە ئەمە ڕێنوێنیە کە بانکی نێودەوڵەتی و ئەمانە بۆی کردوون ئەمانە بە جۆرێک ڕسمیەت ئەیات بە هەمان پرۆسەی گەندەڵی بە هەمان پرۆسەی دزین سامانی گشتی لە مڵکێکی گشتیەوە بۆ مڵکێکی تایبەتی کە ئەگەر کۆمپانیا بێ یاخود ئەگەر تاکە کەس بێ ئێمە هەمومان ئەزانین کە چینی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان سەرکردایەتی حیزبەکان داگیریان کردووە بە زۆری لەو بنەماڵانە پێکاتوە کە دەسەڵاتی سیاسیشیان بەدەستەوەیە بۆیە دەسەڵاتی سیاسی خەریکە بە شێوەیەکی یاسایی مەسەلەی قۆرخکردنی سامانە سروشتیەکان قۆرخکردنی زەویەکان قۆرخکردنی کەرتە گشتیەکان ئەو بەشانە کە بەرهەمەهێنێ ئەو بەشانە کە ئەتوانێت قازانج پیا بکەوە سەرمایە لێ بێتە دەرەوە خەریکن ئەیکەن بە مڵکی تایبەتی لە ڕێگەی تایبەتیکردنەوە لە ڕێگەی خەسخەسەوە ئەم پرۆسەیەوە لەم بارەوە گرنگیەکی تایبەتی هەیە بۆ چینی دەسەڵاتدار کە هەر خۆشیان نخبەی سیاسی و چینی دەسەڵاتی سیاسین کە ئەم خەسخەسەیە هەرچی زووە جێبەجێ بکەن ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەمان جاران مەسەلەن ئێمە لە بیرمە کە خەباتمانە کرد لە دژی ئەم جۆرەشتانە ئەڕۆشتین ئەمانویست دنیای نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی شکایەتەکانمان ئەبردە ئەوێ بۆ ئەوی یارمەتیمان بن کۆمەکمان کەن ئەم جۆرەشتانە ڕوونەیە ئێستا ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەوەشمان لە بەردەم نەماوە بەڕاستی بۆچی لە بەردەممان نەماوە لەبەرەوەی وەگوتم ئەمە ڕەهەندێکی جیهانیە زۆربەی زۆری دەوڵەت و دەسەڵاتەکانی دەوڵەتی سەرمایەداران هەمان ڕەهەندیان گرتووەتە بەر بەڵام هەڵبەت بە تایبەتمەندی و شێوازی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان وەگوتم بۆ نمونە ئەم باسی کارەبا بکەین من ئەپرسم لە خەڵکی کوردستان هەتاکو چەند ساڵێ لەو پێشیش بۆ نمونە کەسێک کە بیرە لە بەنداوەکانی دووکان یا بەنداوەکانی دەربەنی خانەکاتەوە یاخود کەبیر لەو دائیرەی کارەبا ئەکاتەوە تۆ هەست ناکەی ئەمە مڵکی کەسێکی تایبەتە خەڵک بەگشتی هەستەکە مڵکی خۆیەتی چونکە ئەو لەوێ ئەژی و ئەو لەوێ کەڵک وەرەگرێ لەم کارەبایە کە لەم شوێنانەوە دروستە بێ و پێی ئەدرێتەوە و خەڵک کێشەی بێکارەبایی لەسەر دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بینی بەخۆیەوە مەسەلەن ئەوە چەند ساڵێکی زۆرە نزیک بە 10 ساڵ بۆ 10 ساڵ زیاترە چێ بەرەبەرە پاڵیان بە خەڵکەوەنا هەرەوەی کە هاوڕێ هیوا باسی کردوتی تقریبن لە سا 8 کارەبا ڕۆیشتووە لە دەست مڵکی گشتی وردە خەڵکیان ڕاهێنا لەسەر ئەوەی کە لە شتێک کە هەیە بۆ هەمومان و بە نرخێکی زۆر هەرزان کە خەڵکی کرێکار و خەڵکی هەجار و خەڵکی زەحمەت کێش و هەموو ئینسانە لە کوردستان بە یەکسانی دەستی ڕائەگەیش بە کارەبایە بوو بە شتێک کە نیمانە کە لێمان ئەبڕێ کە لەو کاتانە پێویستمانە بەدەستمان نایە هۆکارەکەی ئەوەیە کە وردە چۆتە ژێردەستی کەرتی تایبەت کە ئەوان ئەتوانن کۆنترۆلیکەن نرخەکەی بەرنەسەرەوە بۆ نمونە خەڵک بە مەجبوری چووە بەشێکی زۆری کارەباکەی لە مۆلیدەوە ئەهێنێ لەو کۆمپانیانەوە لەو شوێنانەوە ئێنێ کە مۆلیدە بەگەڕەخا بە نرخێکی زۆر گرانتر لەبەر ئەوەی هەر ئەم حکومەتە خۆی پاڵی بە خەڵکەوەنا پەنا ببەستێ هاوڕێگۆنا لێرە پێم خۆشە ئاماژە بە بەرنامەی ڕێفۆرمی بانکی جیهانی نێودەوڵەتی بکەم کە باز لەواکە کار بۆ گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستان ئەکا ئامانجی ڕێفۆرمەکەی لەوەیە کە ئابووری هەرێمی کوردستان لە تاکە سەرچاوەیەکەوە یان لە تاکە ڕڤینیۆکە بکا بە ئابووریەکی هەمەجۆر واتە دایڤەرسیتی بێت تەنها یەک سەرچاوانە بێ بۆ داهاتی هەرێمی کوردستان
واقعی ئەم بەرنامەکەش بەو شێوازەیە کە ئەم گەشە پێدانە بە سەرکردایەتی کەرتی تایبەت ئەەکەم. پێم خۆشە ینی تێڕوانینی ئێوە لەسەر ئەم ڕیفۆرما ببیستین. ئایا ئەگەر ئەم ڕیفۆرما لە وڵاتانی کا جێبەجێ کرابێ یان نمونەی ئەومان هەبێت کە ئەو وڵاتانەی کەرتە گشتیەکانی فرۆشراوە بە کەرتی تایبەت دەرەنجامەکانی ئەم ڕیفۆرما چیمان پێ ئەڵێت؟ بەڵێ زۆر پرسیارەکەت گرنگە هەڵوێزگیان، ئەویش ئەوەیە کە ئەزمموی وڵاتانی تر ئەزمموی جێگاکانی ترکە نیولیبرالیزمیان دەست پێ کردووە دەمێ ساڵە، بۆ نمونە هەیە 30 ساڵە 40 ساڵە 20 ساڵە ئەمانە دەستیان پێ کردووە و تەنانەت لەو وڵاتانەیە کە دەوڵەت سەقامگیرە، دەوڵەت دام و دەستگای خۆی هەیە، دەوڵەت جۆرێک لە سیستم دامەزراوە کە بە ئاسانی ناتوانێ هەموو کەرتە بۆن منە لە وڵاتی بەریتانیا باسکەین لێرە بە ئاسانی ناتوانێ هەموو کەرتە گشتیەکان بفرۆشێتەوە بە کەرتی تایبەت لەبەر ئەوەی خەباتێکی بەرفراوان هەیە لە دژی ئەوەستێتەوە لە بەرامبەری ئەوەستێتەوە. بۆ نمونە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان حیزبی لەیبەر لە دژی ئەوەستێتەوە چەندەها ساڵە حکوومەتی پارێزگاران لە بەریتانیا ئەیەوێ کەرتی تەندروستی بفرۆشێتەوە بە کەرتی تایبەت بەڵام ناتوانێ لەبەر ئەوەی لێرە خۆتەزانی ئەم دەوڵەتە پێشتر دەوڵەتێکی تا ڕادێک دەوڵەتی ڕیفا ئەوەی پێڵن دەوڵەتی ڕیفا خوێندنی بە خۆڕایی فراهەم کردووە، تەندروستی بە خۆڕایی فراهەم کردووە، چەندین خزمەت گوزاری بۆ خەڵکی پیر بۆ خەڵکی کەمەندام بۆ مناڵان بۆ ژنان ئەمانە بە خۆڕایی فراهەم بووە بۆ ئینسان. بۆ نمونە ئێمە لەباری بۆ منە پارکەکانمان هەیە کە خەڵک ئەچێتە ناوی، کتێبخانەکانمان هەیە، مەلەوانگەکانمان هەیە کە خەڵکێکی زۆر دەستی پیاڕائگەیشت کە منڵێم خەڵکێکی زۆر هەمیشە مەبەستم لە خەڵکێکە کە ناتوانێت بە پارە بیکڕێ ئەم شتانە بەڵکو دەستی پیاڕاگە خەڵکی چینی کرێکار و زەحمەتکێش باسەکەین ئێمە بە ئاسانی ناتوان ئەمە بکەن. ئەوەی کە من باسم کرد لە تایبەتمەندی لە کوردستانە چونکە تۆ دەوڵەتێکی دامەزراوت نییە، چونکە تۆ کۆمەڵێ دەستگاد نییە کە بە جۆرێک مەجبور بێ وەڵام بەخواست و داواکاریەکانی خەڵک باتەوە، یاخود بۆ نمونە هینەکانی جیاواز بێت دەسەڵاتەکانی جیا کرد بێتەوە و جۆرێک لەسەر بەخۆی هەیە. بۆ نمونە لە وڵاتی بەریتانیا لەگەڵەوەش دەوڵەتێکی سەرمایەداری و نیولیبرالیە هەتا ڕادەیەکی زۆر، بەڵام هەتا ئێستا بۆ نمونە دادگای باڵای بەریتانیا زۆر جار بڕیاری ئابووری و سیاسی هەڵەوەشێنێتەوە کاتێ بڕیارەدا بڕیاری وەزیرێک یاخود بڕیاری سەرۆکوەزیرانیش هەڵەوەشێنێتەوە ئەگەر خەڵکێکی زۆر بەرامبەری بوەستێتەوە ناڕزایەتی دەربڕێ. جگە لەوە ناڕزایەتی سەرجادە بەردەوام هەیە بە هەزاران بەرامبەری، بەڵام لە شوێنێکی وەک کوردستانە خۆمانمانە بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە ئەم بەرنامە نیولیبرالی خۆی وەکوتم بە بڕوای من ئەبێ ناوی بنین بە یاساییکردنی گەندەڵی لە کوردستانە، بە یاساییکردنی دزدینی سەروەت و سامانی گشتی لە زەویوزارەوە هەتا کارەبا هەتا سەرچاوەکانی نەوت و ئاو و هەموو شتێکی تر. ئەم پرۆسەیە ئەوە تا دەسەڵاتێکی ئەوەی کە پێڵەن ئۆتۆریتێریان واتە دەسەڵاتێکی سەرکوتی دروست کردووە. ئەوەی کە بانگەواز بۆ کوردستانێکی بەهێز و حکوومەتێکی بەهێز ئەکرێ هەر ئەمەیە ئەوەی کە دەست بۆ سەرکوتە بین لە پێناو جێبەجێکردنی بەرنامەی ئابووری خۆمان و پاراستنی بەرژەوەندی چینی دەسەڵاتدارە. جیاوازی کوردستان لێرە ئەوەیە وڵاتێکی وەکو هندستان نمونە وەک نمونەیەکی تر زۆر بە کورتی باسیکەم ناڕەزایەتی ملیۆنی هەیە، ملیۆنی کە لەسەر جادە بەرامبەر بە فرۆشتنی بەنداوەکان، بەرامبەر بە فرۆشتنی زەویزاری دووتیاران، بەرامبەر بەوەی کە لە پڕ بۆ نمونە لە ژێر ناوی بە تایبەتیکردنی زەویوزارێک یا بەنداوێک یا شوێنێکە بە ملیۆنان ئینسان هەڵەکەنن لەسەر جێگەی ژیان و گوزەرانی خۆیان. نیولیبرالیزم بەگشتی بۆ ژیانی خەڵکێناوە، بێکاری ڕادە بە دەری هێناوە. من دوایی پێم خۆشە تۆزێ بچینە سەر ئەوەی ئێمە بۆ پرسیارە کە بۆچی ئەمانەیە نەبێت بە کەرتی تایبەت بارودۆخی کرێکار و خەڵک کە کارێکا لە کەرتی تایبەتە زۆر 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 هەلو لە هەلومەرجێکی خراپترایە.
دەستان خۆش بە هاوڕێ گۆنا ئێمە یینەوە سەر ئەو بابەتەش بە تایبەت لە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و زۆربوونی بێکاری. دەستان خۆش بە هاوڕێ ئاسۆ ئەمە بگەڕێمەوە لای ئێوە ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەیبینین ئەوەیە کە سیاست بە تەواوەتی لە خزمەتی یا لە خزمەت و بەرژەوەندی ئابووری حیزبەکاندا یان لە ئەو هێزانەی کە لە ناو پەرلەمانان. ئەم پەیوەندیە چۆن لە نێوان کۆمپانیا و حیزبەکاندا ڕەنگی داواتەوە ئێوە چۆن خوێندنەوە بۆ ئەم پەیوەندیاکەن؟ بەس هاوڕێ ئاسۆ دەنگتان کەمێک نزمە ئەگەر بە ئەرێک نەبێ لای خۆتان دەنگەکە زیاد بکەن. بە ئەرێک نەبێ بزانە مایکەکە ئێستا زۆر باشە بفەرمونون. ببوورە پێم خۆش بوو سەرەتا لەسەر ئەو پرسیارێکە لە هاوڕێگۆنات کرد پرسیارەکە زۆر گرنگە ئەو ژەوەیە کە ئێمە با بزانین تەجروبەی وڵاتانی پێشتر کە ئەم بەرنامانەیان بەسەر تەطبیق کراوە چیان بەسەر هاتووە تا ئێمە بزانین ئایندەی کوردستان بۆ نمونە وتمەوە لە 5 ساڵی ڕابردووە کە ئەم بەرنامەیان دانا بۆ ئەمە وەزعەکەمانە بەڵام ئایندەی لەمە دوورتریش هەیە و کێشەی لەمە زیاتریشمان بۆ تووشەکە کە من تەنها ئەو نمونانەت بۆ باسەکەم کە بە هەمان بەرنامەی بانکی دەولی و IMF لە ئەفریقایە لە 43 وڵاتی ئەفریقایە کە ئەم بەرنامانیان جێبەجێ کردووە هەم بانکی جیهانی هەم سندوقی دراوی نێودەوڵەتی ئێستا دوو لەسەر سێ ئەو وڵاتانەی کە ئەم قەرزەیان ئیراوەتەوە ئەم بەرنامەیان بەسەراتدانراوە هێشتا قەرزارن و 50 وڵاتیان لەوانە ئێستا تەنها 3 یان 4 جۆر کاڵا بەرهەمەهێنن لە 150 تەنها 1 شکڵی کاڵا بەرهەمەهێنن کەواتە ئەم بەرنامە جیهانیە بۆ گەشەکردن نییە لە ڕاستیا بۆ ڕێخستنی بازاڕی جیهانیە لەلایەن ئەو هێزەی کە ئێستا سەرمایی دنیای بەدەسەوە چونکە تۆ بانکی جیهانی سەرمایی مالی دنیای بەدەسەوەیە ئەوە بازاڕەکە بە پێی خۆی ڕێخا کاتێ سەرمایە ئەیا بە کوردستانیانە ئەیا بە عێراق لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خۆی و لە چوارچێوەی پێویستەکانی سەرمایە بازاڕی خۆیان ئێستا ئێمە بۆ نەوت ئەمان ناتێ و ئێستا پرۆژەی غازیشیان هێناوە کە بۆ گاز ئەمان ناتێ کەواتە ئەم قازانجەی کە ئەداتێت تۆ لە کۆمپانیەکانی خۆیەت ئێستا لە 1970 تۆ بێتەوە بە پارەی کۆمپانیەکان لە 20 بۆ حکومەتی هەرێمە هاوڕێ ئاسۆ ئەگەر بگەڕێیتەوە بۆ وەڵامی پرسیارەکەی خۆ دەبڕی پرسیاری کەما زۆرما و پێمان خۆشە بۆ بکەی ببورن فەرمونون ببوورە سەبارەت بەوەی کە ببوورە پرسیارەکەی خۆتن باسمان لە بەرژەوەندی ئەم سیاسەتە کرد بەرژەوەندی سیاسی لە بەرژەوەندی ئەو هێزانەیە کە لە ناو پەرلەمانە لە بەرژەوەندی حیزبەکانە و ئەمانەیە ببینینی بڵێن تێڕوانینی ئێوە تێبگەین لەوەی کە ئەم بەرژەوەندیە چۆن ڕەنگی داواتەوە لە نێوان ئەو هێزانە و لە نێوان کۆمپانیەکانە. ئێستا وەکوتم ئێستا بۆ کوردستانی عێراق تەبان ئێستا سەرەتای کەڵەکەی سەرمایەیە دەورەیەکە کە 15 ساڵە ئەم دەورەیە سەرمایە لەلایەن پێشتر کە بۆ نمونە لەلایەن هەردوو حیزبەوە بووە لە داهاتی نەوت بەدەستیان هێناوە لە گومرگەکان بەدەستیان هێناوە لە بازرگانی ئەمانە پێویستیان بەوەیە کە بتوانن ئەم سەرمایەی کە دەستیانەکەوێ بیخەنە گەڕ چونکە سەرمایە ئەگەر نەکەوێتە گەڕ ئەمرێ ناتوانن تا ئەبد لە ژێر زەمینەکانە داێن تا ئەبدیش سەلامەت نییە بیبەنە دەرەوەی وڵات و بەو ڕێگەیە قاچاقی بەنە دەرەوە بۆیە پێویستیان بە هەرچۆن گۆناوتی پرۆسەی تایبەتیکردن بریتە لە پرۆسەی ڕسمیکردنەوەی گەندەڵی ئەمان لەم دەورەیە هەمان پارە ئەیەن بە کۆمپانیایەکی خۆیان کە ئەم کۆمپانیایە مافی مۆنۆپۆلی بوارێکی هەیە بۆ نمونە ئێستا کۆمپانیای کار مافی مۆنۆپۆلی بواری نەوتی هەیە کۆمپانیای تر لە لای یەکێتی قەیوان و ئەمانە مجموعەیەک کۆنترۆلی مجموعەیەک پاوانی مەدانی تری ئابوووریەکەن مەدانی بازرگانی جگەرە سوتەمەنی هەموو بابەتەکانی تر لە ڕێگەی مجموعەیەک کۆمپانیای خاوەن ئیمتیازی تایبەت کە بەڕسمی لەلایەن دەوڵەتەوە ئیمتیازەکە بەمانە هەر کەسێکی تر بێ لەگەڵمانە شەریک بێ ئەمانە سبەینێ گەشاکەن ئەم سەرمایە گەشاکە
لە کاتێکە ئەم کۆمپانیایانە هەمان کۆمپانیان کە حیزب خۆی هەیبووە ئەمانە بن بە سەرمایه‌داری ئەسڵی ئیتر ئەگەر بۆ نمونە لە ڕێگەی سەرمایه‌ی مالیەوە بێ بانکەنەوە لە ڕێگەی کۆمپانیای هاوبەشەوە ئەمەی پێڵێن شەریکاتی مساهەمەوە بێت دواتر گەشەی پێبن ئەمانە بکەن کۆنتترۆلی ئابووری لە ڕێگای ئەم دەستگا سیاسی کە ئێستا خۆی کۆمپانیا حیزبیەکانی دروست کردووە بە کۆنتترۆلی بازار لە ماوەی شتراتەوە بینی بە ڕسمی کۆنتترۆلی ئابووریشی کردووە چۆن پایەکانی پەرلەمان و سوپا و پێشمەرگە و ئاسایی شۆمانە هەمووی خصوصین ئەم بوارەکانی ئابووریش هەمووی خصوصیە کات و بوارەکانی ئابووریش هەمووی کۆنتترۆلەکە لە کاتێکا کە ئەم کۆنتترۆڵی لە بواری ئابووریا هەبوو ئەو کاتە کۆنتترۆلکردنەوەی بواری سیاسی و پەرلەمان و هەڵبژاردووانە هەر زۆر ئاسانترە بێ لە چاو ئەوەیشی کە ئێستا شایەتی هەر بۆیە ئەبینین بۆ نمونە حیزب بۆژای گەورەکانی دنیا زۆر ئاسان ئەتوانن هەڵبژاردنەکان دیاریکەن دەنگانەکان دیاریکەن پەرلەمانەکان ئاڵوگۆڕپێکەن سیاسەتەکان کە ئایبنە ناو پەرلەمانەوە لەم چەند ساڵا بزانە چی سیاسەتیان بردووە بۆ ئەوەی کە وەبەرهێنانەکان ڕسمی بکەنەوە زەوی تەوزیعکردنەکانیان ڕسمی بکەنەوە ئەمانە هەمووی کەڵەکەی سەرمایەیەک لە ئەوڵەوە کە بە چیەتە دەست بە ئەو تاڵان و بڕۆ بەرفراوانەیەتە دەست کە ئێستا ئیتر ڕسمی بۆتەوە بەو تەوزیعی ئەرازیە بەو بەدەستهێنانی پارەیە لە موچە لە بڕینی موچە لە خزمەت گوزاریەکان جا ئێستا کە مڵکە گشتیەکانیش هەر بە هەمان چەشن پێویستیان بەوەیە کە ئەم مڵکە گشتیانش بکەن بە مڵکی تایبەتی ئەم سەرمایەدارە حیزبیانە خۆیان لەم پرۆسەیە چی دروستەکەن یەک چینی سەرمایەدار دروستەکەن کە لە کوردستانە وەکو ملیاردەرەکانی ئێستای بینین ملیۆنەرەکانیە بینین و زۆربەی ئەو 4 ملیۆنەی تری خەڵکی کوردستانیش ڕۆژ بە ڕۆژە بینین کە بۆ نمونە هەژارتر برسیتر بێکارتر و حتا ئەو خزمەت گوزاریانەی پێشتری شەبووە ئەمانەشیان لێ ناهێڵنەوە لەبەر چی لەبەرەوەی کە سەرمایە لەم شوێنە پێویستی بەم هێزی کارە بەرفراوانە نییە لەبەرەوەی کەوتم سەرمایە لێرە لە یەک بوارە لە برژۆندی کەڵەکەکردنی سەرمایەدارە باڵێ کەڵەکەی سەرمایە لە هاوڕێ ئاسۆ دەنگتان بڕا وتم ئەم سەرمایە لە یەک بوارە هەیە لە ساڵ 85 کوردستان لە نەوتەوە داهاتەکەی یعنی بڵین سەرچاوی داهاتەکەیەتی ئەم حکومەتە کاتە پێویستی بە هێزی کارێکی بەرفراوان نییە بۆیە تۆ بینی مەسلەی دامەزراندن تەواو بوو مەسلەی هەموو شانەی کە پێشنیاراتی سندوقی نێودەوڵەتی بوو ئەوەی کە ئیتر دامەزراندن نەبێنێ خانەنشینی نەمێنێ ئەوەی کە کەرتی گشتی بفرۆشێ هەموومانە بە قازانجی ئەم حیزبانێ دەستان خۆش بێ هاوڕێ ئاسۆ هاوڕێ ئیوا ئەگەڕێمەوە لای ئێوە ئێمە بینین لە چەند ساڵی ڕابردووە و لە یازار بەردەوامە کە حکوومەتی هەرێم دەستی کردووە بە قرسکردن لە بانکی نێودەوڵەتی ئەمانەوێ بپرسین کە ئایا کاریگەریەکانی ئەم قەرزانە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان چۆن ئەبینن بفەرمون هاوڕێ هیوا دەنگتان پێم وایە میتان کردووە بە ئەرگ نەبێ دەنگەکە بکەنەوە لای خۆی ببوورە لە ڕاستیە پێشەوەی بێمە سەر بابەتی وەڵامی پرسیارەکە چەند کۆمەنتێک بە گرنگ گەزانم لە تێگەیشتنەکانی هاوڕێیان ئاسۆ و گۆنا وروژێنراوە لە میانەیە پرسیارەکانە باز لەوە کرا کە یەکێ لەو یعنی لێرە باسی ئەوە ئەەکەم کە ململانێ و وەزعی بە تایبەتیکردن و ئەو وەزیفەی و گۆڕانانی بەسەر ڕۆڵی دەوڵەت دادێ لەم ناوچەیە چۆن ئەوەی کە هاوڕێ گۆنا باسی کرد کە لە بریتانیا کە ڕۆڵی دادگاکان ڕۆڵی خەڵک ئەوەی هاوڕێ باسی کرد هاوڕێ ئاسۆ لە ئەفریقیا لە هندستان لە ئەمریکای لاتین بیرمان نەچێ بەداخۆ لە کوردستان تا بێستا دەبێت خەڵک بە پێچانەوە لە کوردستان بابەتی بە خەسخەسەکردن و سیاسەتی نیلیبرالیزم زۆر بە ئاسانی لە ڕاستیە یعنی کەرتی تایبەت لەسەر سنیەکی زێڕین ئامادەکرا کەرتە گشتیەکان درا بە کەرتی تایبەت بەبێ ئەوەی لە ڕاستی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان بەم ئاستە بێت تەنانەت بەبەوەی دادگاش ئەم ڕۆڵە ببێنێ
لەسەر بە تایبەتکردنی بەشێکی وەزارەتی داد دەمەوێت لێرە نمونێک بێنمەوە لە ماوەی ڕابردوو چەند پارێزەرێک سکاڵایەکیان لە یەکێک لە دادگاکانی لە دادگای ئیداری کوردستان کرد دادگای ئیداری باڵێن پارێزگاکان کرد لە دەرئەنجامە سکاڵاکە ینی ئەوەی باتڵ کرد کە ناکرێ وەزارەتی دار بەشێک لە وەزارەتەکەی بفرۆشێ بە کەرتی تایبەت بەڵام بە ڕاستیە پرۆسەکە هەر بەردەوام بوو خۆشبەختانە دەسەڵاتی دادگە لە ڕاستی لە توانی بڕیارەکە بدا حکومەکە دەربکە بەڵام جێبەجێ نەکرا ئەوەی لە کوردستانە لە ئاسی جەماوەری بەداخەوە یعنی بەهۆی با بڵێن ڕیزبەندی سیاسی و ئەم جۆرە یاریەی لە کوردستانە یاری سیاسی و سەفسەتە سیاسی کە لە بازاڕی سیاسی هەیە کە بەشی زۆری کێشەکان لە چوارچەوەی بە کەسایەتیکردن و فۆکسکردن لەسەر فیگەرە سیاسیەکان لە ڕاستیە تەرکیزەکرێت کەمتر قسە لەسەر بەرنامجی سیاسی لەسەر بابلێن ڕوئیای سیاسی و فکری ئەکرێ ئەگەر تا دوێنێ ئۆپۆزیسیۆن بوون لە ئەوروپا لەسەر بنەمای هەویەی سیاسی لەسەر یەمین و یەسار لەسەر چەپ و ڕاستە دابش بوو بێ لە کوردستان هەویەی سیاسی لەسەر ئەوە دابشە بێ لەم چەند ساڵی ڕابردووە ئەمە لە حکوومەتە یان لە دەرەوەی حکوومەتە تا بە ئێساس لە ڕاستی لە ناو ئیعلامیشە هەمان نەفەسەیە و لە ناو هەمان ئەو ژۆرنالیستانەی کە باسییان دەکەن و بازاڕیانەیە بەم نەفەسە بەم سیاسیە لە ناوەڕۆک بەتاڵە لە ڕاستیە باسی کاری سیاسیەکەن لە کاتێکە معارەزە بوون پەیوەندی بە فکری سیاسی وەیە بە فکری سیاسی ئابووری وایە بۆیە بەداخەوە ئێمە لە کوردستانە ئەگەر لە ینی حزبی لەیبەر لە بریتانیا بە جۆرێ لە جۆرەکان ڕوبەڕووی دەسەڵات ببێتەوە بە تایبەتی ڕەنگە لەم ماوەیە ینی هەندێک ئاڵوگۆڕشی بەسەر تات بێ بەڵام بە تایبەتی لەسەر دەمی جێرمی کۆربین یعنی باڵێن ئاستەکە زۆر هینتر بوو لە کوردستانە بەداخۆ باڵێن ئۆپۆزیسیۆنی شەمان هەمان هینەتی ینی هەمان شەڕێتی بۆ بە تایبەتکردن ئێمە ئەو کۆبنەوەی کە من لە موتەمەرە سەحەفیەکەش باسم کرد یعنی بۆ نمونە یەکێ لەوانی سەرۆکی لێژنەی پیشەسازی وزە کە لە گۆڕان پێکاتەوە ئەمە ئەم کابرایی پێی دەڵێن علی حەمەد ساڵح و لەگەر دوو ئەندامی تری یەکێتی و یەکەچان یەکێتی و پارتی بووناوەکانم بیر نییە کاتێک قسەم لەگەڵیان کرد هەسێکیان لە ڕاستی وەکو یەک قسەیانە کرد لە کاتێکە لای خەڵک ئەم فیگەرانە بۆ ناسراون کە داکۆچی لە خەڵکەکەن من پێم وتیان ئێمە چی لە بەرژەوەندی خەڵک بێ پاڵپشتی ئەوەکەن وتم عنی ئێوە نازانن فرۆشتنی کەرتی کارەبا بۆ کەرتی تایبەت لە ینی بە زیانی خەڵک تەواو بێ ینی هاوڕە ئیوا مەبەستان ئەوەیە کە بڵێن لە ئۆپۆزیسیۆن و لە حەزبی دەسەڵاتیش هەمان ئامانج و بیرکردنەوەیان هەیە بەرامبەر بە تایبەتکردنی کەرتی گشتی یان هەمان تێگەیشتن و چاڕوانیان هەیە بە تایبەتکردنی کەرتی گشتی یەکێ لە خاڵە جەوەریەکانی کارێمی کوردستان هەمیشە لە بابڵێن دەگەڕێتەوە مربعی ئەوەل چوارگۆشەی یەکەم و لە بازنێکی داخراوە لە ڕاستیە خوڵەخوا ئەوەیە کە ئێمە ئەم ململانی لە کوردستانە هەیە لە مابینی ئەوەی پێدەوترێ ئۆپۆزیسیۆنە ملمانەیەک نییە لەسەر بەرنامەی سیاسی و ئابووری و ملمانەیەک نییە لە مابینی چەپ و ڕاستە و من پێم وایە و ئایدیەی کە باڵێن ئۆپۆزیسیۆن هەیەی بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە من باسەکەم هەمان ئایدەی حزبی دەسەڵاتدارە لە ڕاستیە بە خراپتریش من تێگەم لە ڕاستیە دەسەڵات کەرتەکانی احتیکار کردووە و عسکەری بەدەستەوەیە و ئەمە ڕەنگە زۆر هینتر بێ بەڵام بەداخەوە هەمان تێگەیشتنە و ئەمە کاریگەی لەسەر کۆمەلگا خستۆتەوە بەشێکی لە ڕاستی ئەوەیە کە چەپ لە هەرێمی کوردستانە چەپێکی پەرش و بڵاوە و لە ڕاستی نەیتوانیوە ئاراستەی سێم دروست بکە ساحەکە دابش خۆش بێ هاوڕە هیوا یەمینێکی ترە و لەسەر بنەمای لە حکوومەتە یان لە دەرەوەی حکوومەتە و لەسەر بنەمای فیگەرەکان فۆکس دەکرێت ئەمانە لە ڕاستیە جیاوازی دروست کردووە کە بە نەتیجە ئەمانە هیچی گۆڕانکاری جەوەری و هیچێک لە بارودۆخەکە لە سەرژانی خەڵک ناگۆڕێ بۆیە دەبێت لە ڕاستیە خەڵک کاتێک کە قسە لەسەر مەسەلەی گۆڕانکاری شەکرێ خەڵک دەبێت لە ڕاستیە ئێمە هەموو جای باسیەوە ئەکەین ئێمە قسە لەسەر بەرنامەی سیاسی و ئابووری ئەکەین لە ڕاستیە پرۆژەی ئێمە ینی پرۆژە بەدیلەکە پەیوەندی بە پرۆژەیەکی ئابووری سیاسی وەیە پەیوەندی بەوە نییە حزبی ژمارەیەک یان دوو یان مەحموود یان محەممەد یان نازامی چێ لە دەسەڵاتە پەیوەندی بەوەیە کە ڕوئیای سیاسی و فکری چێ دەبێت ئەمە لە ڕاستیە بچێتە ناو خەڵک بەداخەوە سەرڕای من ئەوەی کە باسیەکە من پێمەوە بەشێک لە ڕاستی پەیوەندی بە ئەم ڕخنێ بگرم لە ڕاستی پەیوەندی بە چەپە بار هەمووی لە ڕاستیە کە بە باشیشی لەسەر کۆمەلگا نەکردووە لە کوردستان بزوتنەوەیکی ناڕزایەتی کۆمەڵایەتی گەورە دش بە نیلۆبرالزم لە ڕاستیە دروست نەبووە ئەمە یەکێکە لە علاماتێکی گەورە لە ڕاستی لەسەر ئەدای چەپدادنێ بەداخەوە یعنی من باسیەوە کەم تەنان لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەشێک لە چەپ دانیشتوینە
بیانی دۆزێتەوە تەنانەت هەندێک لە چەپ ئامادە نییە دژایەتی خەسخەسە بکاتن دەڵێ با بدرێتە خەسخەسە بدرێتە کەرتی تایبەت ئەمە بە نەتیجە خەڵک پڕە بێەوە دواتر شۆڕش دوو بەیانی ئەمە شۆڕش دروستەکەین بەم نەفەسا من پێم وایە ئەمە بمانەیەوەی نییە لە ڕاستیت چەپەکەی تریش ئیشکالەتی لە دنیا بینیە نەبێت لەم بابەتەوە بەداخۆی یەکێکە لەو بابەتانەی کە دەبی زۆرتری قسە لەسەر بکرێت جگە لەم کەناڵە ئێوە دەیبینن ئێستا لەو هەموو کەناڵی کە لە کوردستانەیە دەیبینی بابەتێک بەم ناوەڕۆکە فکرە سیاسی پێشکەش بکرێت بێگومان پێشکەش ناکرێت ئەمەشیان بەشێکە لە نیولیبرالیزم یعنی کاتێ نیولیبرالیزم دێک دەچێتە ناو دەستگا ڕاگەیاندنەکان لە عەقلی گشتیەدا لە فەزای گشتیەدا کە تو ناتوانێت قسە لەسەر ئەم بابەتانەش بکەیت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هیوا ئەمێ بگەڕێتەوە بۆ وەڵامی پرسیارەکەم ئەو قەرزانی کە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا کردوێتی و پێم وایە بەردەوامیشە لە خەرجکردن ئەمە لێکەوتەکانی چییە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان؟ لە ڕاستیە ئەڵبەستان بەشێک لەو ینی قەرزانەی کە کراوە تا بە ئێستا 27 ملیارد دۆلارە ئەوەی کە ڕایان گەیاندووە و تەمان سەرچاوی قەرزەکان بەشێکی دیار نییە کە چۆن کراوە بەشێکی قەرزی ناوەخۆیە بەشێکی قەرزی دەرەچیە تەمان ئەو 27 ملیارد دۆلار بۆ هەرێمێکی وەکو کوردستان لە ڕاستی ژمارێکی زۆر زۆرە لە عێراقا 100 شتێکە نزیکەی 150 ملیارد دۆلارە ئەمە بە نەتیجە هەرێمی کوردستان وەکۆی ئێستا لە ڕاستیە ئێمە ناوی دەبین شوناسی دەسەڵات وەکو دەسەڵاتێکی بۆرژوازی مشەخۆری تابع دروستەکە و تۆخترەکاتەوە دەسەڵات و حزبی دەسەڵاتدا لە کوردستانە ئەو مەفهومە یعنی بەم قەرزە لە ڕاستیە تۆخترەکاتەوە بۆرژوازیێکی مشەخۆرە واتە بۆرژوازیەک نییە کە بۆرژوازیی نیشتیمانی بێ یان بۆرژوازیەک بێ کە لەبەر پرۆسەی بەرەمهێنان و سەنعەتکاریە لە ڕاستی ڕۆڵێ بێ کۆی لە ئەوروپا هاتیە و بۆرژوازیەک نییە کە لەسەر قاچی خۆی وەسابێ بەڵکو بۆرژوازیەکی تابعە یان هەندێک جار ئەمانە پێیان دەوتری وەکو دەڵاڵی سیاسیان لەهاتەوە بوون بە پاشکۆی وڵاتانی ئیمپرالیزمی زیانی بۆیە هەندێک جار هەر گۆڕانکاریەک لە کوردستانە کە ڕوودەدا ئێمە مووقیفی قونسڵخانەکان نەبینین و مووقیفی وڵاتانی دەوروبەر دەبینین کە بە هیچ شێوەیەک هاوکارنین لەسەر مەسلەی گۆڕانکاری و معادلە سیاسیەکان هەرێمی کوردستان بووە بە ملحق بووە بە پاشکۆی سیاسەتی وڵاتانی تر لە نەتیجەی ئەم قەرزانە لە ڕاستی ئەمە زیاترە بێ ئەمە لە ڕووی سیاسیەوە ئێمە دەزانین لە هەرێمی کوردستان لە چ بارودۆخێکە لە ڕووی سیاسی و ئەوەی پێی دەوترێ هەیمەنەی یعنی شکۆی دانیشتوانی و تەدەخولاتی وڵاتانی دەوروبەر و لە ڕووی کاریگەری لەسەر نەوەکانی داهاتووش بێگومان نەوەکانی داهاتووش وەکو ئەو ینی ئەوانەی لێدێکە و باوکەی لێدێکە 2000 کە ڕۆیشتی چی جێنێ جگە لە قەرز و نازانچی بۆ مناڵەکانی ئەمە لە ڕاستی کاریگەری زۆر زۆر لەسەر نەوەکانی داهاتوو و سیاساتی گشتی لە داهاتوو و هەرێمی کوردستان و تەنانەت مەسلەی کاریگەری زۆر سلبی لەسەر ئەوەی پێ دەوکرێتەوە نەکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی دەبێت کاریگەری زۆر زۆر دەبێت لە ڕاستیە لەسەر ئەمانی کە باز لە قەزی نێشتنی زوڵمی نەتەوەیی یەکەن لە ڕاستیە کاریگەری زۆر زۆر دەبێت کارێمی کوردستان لە ڕووی نەتەوەیەتیەوە هەر بە هەمیشە لە ژێر چەپۆکی وڵاتانی داگیرکە لە ڕاستیە بمێنێتەوە بۆی هەموو جای باسێکن کە ئەم خاڵە ڕاستەخۆ پەیوەندی بە قەزی ڕزگاری نیشتیمانی شەوە لە هەرێمی کوردستان هەیە. دەستان خۆش بێ هاوڕێ هیوا پێم خۆشە لەم بەشەوە کە هاوڕێ هیوا باسی کرد بێمەوە بۆ لای ئێوە گۆناخان و بپرسم ئایا بە خەسخەسەکردن یا بە تایبەتکردنی کەرتی گشتی ئەبێتە هۆی چارەسەرکردنی هیچ کێشەیەکی حکوومەتی هەرێم هەرێم لە ڕووی پرۆژەی بە تایبەتکردنەوە ئێوە چی بکە؟ وەڵامێکی زۆر سەریع بۆ پرسیارەکە کە ئەوەیە کە نە حکوومەتی هەرێم خەریکی چارەسەرکردنی کێشەیەک نییە لە ڕاستیە بۆ نمونە کێشەی خەڵک یا کێشەی گوزەران یا کێشەی بەڕێوەبردننی کۆمەلگا ئەو یەک هەدەفی هەیە ئەویش ئەوەیە فراوانکردنەوەی پانتایی کەڵەکەبوونی سەرمایە و بە تایبەتیکردنی ئەو شوێنانەی کە هێشتا ناتوانێت بە تەواوی قازانجی لێبێنێ
سەرمایی لێوە کەڵەکە بکە قازانجی لێوە دروست بکە بە تایبەتکردنی ئەم شوێنانە وەکو کەرتی کارەبا وەکو وەکو هەموو ئەوانەی کە تر زەوی و زار ئەوانەی تر باسمان کرد وا ئەکا کە ئەم مەودایەی با بڵین پرۆسەی کەڵەکەبوونی سەرمایە بەمانای ئەوەی بیخاتە گەر قازانجی بۆ دروستکە کڕین و فرۆشتنی پێوکە ئەمانەی بۆ سەریعەکە و بۆی کۆ ئەکاتەوە لە دەستی نخبەی دەسەڵات کە خۆی نخبەی من باسم کرد نخبەی دەسەڵاتی سیاسی و کۆمپانیاکان کە دیسانەوە هەر ئەگەڕێتەوە سەر بنەماڵەکانی نێو دەسەڵاتی سیاسی. بەڵام من پێم خۆشە ئەگەر ڕێگەم بیت یەک دوو سەرنجم هەیە لەسەر ئەو قسانەی پێشووتر هەردوو هاوڕێی کردیان ئەویش مەسەلەی ئەزای چۆنە ئەوەی کە ئێمە ئومێدێک مابێ بەوەی کە لە نێو حکوومەتی هەرێما یا لە نێو ئەم سیستەمەی ئێستاە بتوانن شێوازێکی تر بەدەستەوە بگرن کە فریای ژیان و گوزەرانی خەڵک بکەوێ ئەمە نەماوە. بۆچی نەماوە؟ ڕاستێکی نەک لە کوردستان نەماوە لە عێراقیش نەماوە و لە زۆر لە وڵاتانی دنیا خەریکە نامێنێ سەبەبەکەیش ئەوەیە کە هاوڕێ هیوە بڕوای من بە جیهانی بوونەوەی سەرمایە چینێکی بۆرجوازی و سەرمایەداری جیهانی لەگەڵ خۆیان دروست کردووە. چینی بۆرجوازی و سەرمایەداری لە هەرێمی کوردستان ئەو شتانی کوی ئەکاتەوە لەگەڵ بۆ نمونە چینی سەرمایەدار لە بەریتانیا یا لە تورکیا یا لە ئێران یا لە وڵاتێکی تر زۆر زیاترە وەک لەو شتانی کە لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان کۆی ئەکاتەوە. قازانج و بەرژەوەندی ئەوان تقریباً بۆتە چینێک کە لەسەر ئاستی دنیاە خەریکی قازانجکردنە و خەریکی کەڵک وەرگرتنە لە یەک. مەسەلەن ئێمە حکوومەتی عێراق بە نمونە وەرگرە و کوردستانیش بۆچی بەرژەوەندی بۆ نمونە بەرژەوەندی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بەرژەوەندیان لەگەڵ کۆمپانیا وڵاتانی ناوچەکە زۆر زیاترە وەک لە لەوانەی ناوخۆی خۆیان. هۆکارەکە ئەوەیە کە دەسەڵاتێکی ئەوەی کە پێی ئەڵێن ترانسناشنل بەمانای پێم وابێ پێڵێن باننەتەوەی تەنانەت لە بواری ئەکادیمیا زۆرێک لە لێکۆڵینەوەکان ئەڵێن کە یەکێ لە ئامانجەکانی شەڕی 2003 وەکردنی عێراق با بڵین تێکشکانی ژێرخانی ئابووری و ئەسکەری عێراق ئەوە بوو کە ئەم وڵاتە ببێتە وڵاتی دەوڵەت و دەسەڵاتێکی باننەتەوە واتە ترانسناشنال. منەمێ ئەمە تەرجمەکەم بە شێوەیەکی سادە بۆ نمونە ئەو چەنەها حیزبەی لە نێو حکوومەتی عێراقا هەیە سەیریان کە پێکەوە یەکیان نین یەک چینی وەک چینێکی بۆرژوازی یەکگرت و سەیری ئەیان بینی بەڵام بە بڕوای من خەیاڵی بۆرژوازی نیشتیمانی نەماوەتیایانە خۆیان بەتەمای ئەوە نین جارێتر نیشتیمانی بن یاخود بە دوایی ئەوە بن کە نیشتیمانێکیان هەبێ بەرژەوەندیەکی یەکگرتویان هەبێ ئەم شتانیان نەماوە. بۆ نمونە بەشێ لەو حیزبانە باشترین پارێزەری بەرژەوەندەکانی ئێرانە بەشێکی تریان باشترین پارێزەری بەرژەوەندەکانی سعودیەیە یاخود ئەمریکایە یاخود تورکیایە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە سەیرەکەی بەرژەوەندی حیزبێکی کوردی کە لە دەسەڵاتە لە کوردستان بەستراوەتەوە لە باری ئابووریەوە بە بەرژەوەندی لەگەڵ حکوومەتی تورکیا لەگەڵ کۆمپانیایەکی تورکی لەگەڵ کۆمپانیایەکی سینی یاخود سعودی یاخود ئیماراتی. مەبەستم چێ لێرەیە ئەبێ ئێمە لەمە تێبگەین کە بەرژەوەندی سەرمایەداران و ئەم چینە بۆ جوازیە هەم لە کوردستان هەم لە عێراق تازە بەستراوەتەوە بە سەرمایەداری جیهانیەوە بە سەرمایەداریەکەوە کە خۆی جیهانگیرە کە بەو کۆمپانیایانەوە کە خەریکن ئەزای چۆنە گەندەڵی لەم دەسەڵاتە قوبوڵەکەن ئینسان کوشتن قوبوڵەکەن سەرکوتی خۆپیشاندان قوبوڵەکەن هەمووشیان بە زمانی شیرین و جوان بۆ تەرجمە ئەکەن لە راپۆرتەکانیانە بە شەرتێ بەرژەوەندی ئابووریان نەکێتە خەتەرەوە لەگەڵ ئەم حیزبانە لە هەرێمی کوردستان یا ئەو حیزبانە لە نێو حکوومەتی عێراقا. من ویستمەوە خاڵە بڵێم کە تازە ئەم شتە ڕوونایات ئێمە بەتەمای ئەوە بین کە جاران مەسەلەن ئەوە پێش حتا پێش سەردەمی نیولیبرالیزم و گلۆبالیزیشن ئەوەی کە دەوڵەتی نەتەوەدا ئەمەزرا ئەوەی کە دەوڵەتێک بەرژەوەندی خەڵکێک کە لە ئێریایەکە لە منتیقەیەکە ئەژین وەکو یەک سەیرەکە کە پێ وترێ نیشتیمان بەڕاستی ئەمە لە سەردەمی گلۆبالیزیشن جیهانی بوونەوە و لە سەردەمی نیولیبرالیزما بووەتە خەونێک کە تەواو بوو.
ئێستا ئەوە ماوەتەوە کە خەڵک چیەکە چینی کرێکار و زەحمەت کێش خەڵک گشتی کە زەرمەندە یەک بابن ڕوونکردنەوەی کە دەم بۆی بۆ بینەرە مناقەشەکە زیاتر یعنی با بڵێن زیاتر ڕوونتر بێتەوە لەسەر ئەوەی جنابە لە بەشی یەکەمە بابەتی با بڵێن ڕۆڵی سەرمایه‌داری جیهانی من لە ڕاستیە لەسەرەوە کۆکەم لەسەر تەنانەت دابەشبوونی بازاڕیش لە کوردستان و لەسەر مەسەلەی تەنانەت دوو ئیدارەیی و نەبوونی بازاڕێکی سەرتاسەری لە کوردستانیشە کە ئەمە چۆن لە نەتیجەی احتیکارەی کە لە ڕێگای با بڵێن دەسەڵاتی ناوەخۆ لەگەڵ وڵاتانی دەوروبەرە بەڵام ئەوەی من کە باسم لە مەسەلەی قۆناغی ڕزگاری نیشتیمانی کرد من لە ڕاستی لەو منتەلەقەوە باسی ینی باز لەو چەوسانەوەیە دەکەم کە لەسەر یعنی لەسەر خەڵکی کوردستانە هەیە و بە هەر بیانوێک بێ لە ڕاستیە نەک لێرە لە ڕاستیە ئەمە لە باکووری کوردستانیش بەردەوامە و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەردەوامە من پێم وایە وەکو بە مانالینیەکەی دەڵێ باز لە مافی بڕاردانی چارەنووس دەکا و ئەمەش دەبەسێتەوە بە مەسەلەی ئازادبوون و ئازادبوونی سیاسی خۆیان من پێم وایە ئەمە لە هەرێمی کوردستانە تەنیا بەم ڕێگایە دەتواندرێ ئەمە چارەسەر بکرێ و ئەمە لە ڕاستی یەکێکە لە ئەرکەکانی چە بە تەسەوڕی من ڕوبەڕووی ینی وەکو ئەرێک بەڕای من یعنی ڕۆڵی تیابێنی ڕەنگە ئەوە بابەتی ئەم بەرنامەیە نەبێ ڕەنگە لە بەرنامەی تر بتوانین بە درێژی باسی ماوەتە بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ گەرمکردنی گفتوگۆکە هاوڕێ هیوا و هاوڕێ گۆنا. هاوڕێ گۆنا ئەگەر شتێکتان ماوە لەسەر ئەو پرسیارە پێم خۆشە درێژەی پێبەن ئەگەرنا ئەڕۆمە بۆ لای هاوڕێ ئاسۆ و پێم خۆشە پرسیارێکی لێ بکەم. فەرموو پرسیارەکەی لێ بکە من دواتر ئەگەر فرسەت بوو. زۆر سپاس هاوڕێ ئاسۆ لە گفتوگۆکان تا زۆر ئاماژەت بە بێکاری بەرزبوونەوەی هێڵی هەژاریە لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی پێم خۆشە لێرە دەرفەتی کە بە ئێوە بەم زیاتر قسە لەسەر ئەو بکەن و باز لەوە بکەن کە ئایا ئەم هەژاریە و بەرزبوونەوەی هێڵی هەژاری و بەردەوام ئەوەی کە باز لەوە کرێت کە خەڵک بێکار ئەبێت چ پەیوەندیەکی بە سیاسەتی نیولیبرالیزم و بە هەڕاجکردنی کەرتی گشتیەوە هەیە بفەرمون. سیر لەوایە ئەم پرۆژەیە کە دایمە بانکی نێودەوڵەتی پێشکەشێکاڵێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژاری بەڵام لە هەمان کاتیشە سیر لەوایە لە دنیای لە دنیای سەرمایه‌داریە باسی هێڵی هەژاریە کرێت وەکو شوێنێکە یعنی ئەگەر لە خوار ئەوە بژی ئەم جارە هەژاری ناباقەکەی هەمووی بێکاریش بی مشکلە نییە یان کرێکە کەم بێ مشکلە نییە یعنی بووە بە شتێک کە ئینسانە بێ هەژار بێ و دانی پیانێ و پرۆژەکە فعلەن ئەڵێ موچە کەم کەرەوە خزمەتگوزاری گشتی کەم کەرەوە خانە نشینی لابەرە هەموو ئەمانە لابەرە دوایی ژەڵێ 150,000 بە بە خەڵک بۆی کە خەتێکی هەژاری هەبێ خەڵک لەوە هەژارتر نەبێ دانی کەم 150,000 هەبێتوانە یعنی بەڕاستی ئەمە سەرمایە پێتەڵێ کە کاتێک ئێوێ پرۆژەی نیولیبرالیزەکردن پرۆژەی لێسەرنەوەی ئەو خزمەتگوزاریانەیە کە تۆ بۆچی تەژێر هێڵی هەژاریەوە ئەگەر تۆ هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکان خوێندن بیمەی بێکاری خانوبەرە ئەمانە خۆڕایی بن ئەمانە ئەرکی دەوڵەت بن ئەو کاتە حتمما کێشەکە بەس لەسەر لە موچە ئامێنێتەوە کاتوانێت ئەمە نەخاتە خوار هێڵی هەژاریەوە بەس کاتێک تۆ پرۆژەکەت ئەوەیە کە هەموو ئەم خزمەتگوزاریان لە خەڵکە سەنیتەوە تۆ خۆت پرۆژەکەت بۆ ئەوەیە کە خەڵک بخەیتە خوار هێڵی هەژاریەوە بۆیە لە بەرنامەکەشە 150,000 داناوە 150,000 دینار بۆ یەگەر یەکێ لە خوار 150,000 دینار داهاتەکەی بۆ ئەم جارە ئەمە بکەن یعنی ئەمە بەرنامەی هەژارکردنە بەرنمەیەکە تۆ لە وەکوتم سەرمایە ئەوێ لە بەشی خزمەتگوزاری بسەنێتەوە کە بە خۆڕایی تەقدیمی کردووە بۆ ئەوەی قەرزەکانی کۆمپانیای پێباتەوە ئێستا تۆ هاتیتە سەر مەوزوعی قەرزەکان کە لە هاوڕێ گۆنا و هاوڕێ هیوات پرسی بۆچی دەوڵەتێک بۆ نمونە ئێمە لە کوردستانە لە 5 ساڵی ڕابردووە زیاتر لە 200 ملیار دۆلار داهاتی کوردستان بووە یعنی چی 25,000 و 27,000 ملیار قەرزاری یعنی ئەم عادلەیە لە دنیای ئەمڕۆ ئەبێ سەری لێ دەرکەین بزانین چۆنە تۆ ئەگەر
داهات زیاتر بێت چونکە جاران کوردستان ملیارەها دۆلار داهاتی نەبوو لە تا 2023 بەس لە 2023 تا داهات زۆرتر بووە قەرزەکان زیاترەکە ئەمە پێڵێن حکومت لە سایەی سیستمی سەرمایەداریە چییە تەنها قەرز مڵکی گشتیە یعنی ئێستا من بەرنە لە بەریتانیا کە ئیشەکەم لە سا 6.9 قەرزی دەوڵەتێمەوە لە کاتێکە ئەم قەرزەی کە دەوڵەت کردوێتی بۆ نمونە ئەگەر بێ سەیری کوردستانکەی دەوڵەت خەڵگە بێ قەرزی ئەم 27 ملیارەی حکومت باتەوە بەچیە یاتەوە باج لەسەر زیادەکە یعنی باج تەواوکەری چییە ئەو قەرزەیە کاتێک کە دەوڵەتەکە خۆی قەرزەکە باجەکەی بە تۆ یاتەوە قەرزەکەی بۆچی کردووە قەرزەکە ئەوە نییە خۆی پارەی نەمابێت قەرزەکە ئەوەیە کە ئەو سەر کۆمپانیای هێناوەتە ئێرەکاری کردووە داهاتیان هەبووە ئەو قەرزاری ئەو کۆمپانیانەیە ئەمەش ئەم قەرزە لەسەر کۆمپانیاکان کە قازانجە یعنی ئەوان قازانجیان کردوهاتون بەرهەمێنانیان کردووە بەس ئەوەیە کە تۆ بێ پارەکەیان بەیتەیە و قازانجەی بەدەستیان هێناوە ئەمە پێفرۆشتنەوە بە قازانج یان بۆ نمونە تۆ ئەچیت یەکێتی و پارتی کۆمپانیا بۆ سەرمایەدارێکەکەیتەوە زەویەکەش یەکێ ئیمکانات و مڵکە گشتیەکەش یەکەیتە اختیارەوە ئەڵێەوە بڕۆ خەستەخانەکان بە سعرێکی بەلاشت دەمێ نازانم فلانە کەرتی کارەبایان ئەوانە بە سعری ڕەمزیەن بە سەرمایەدارەکان بەڵام دواتر ئێستا وەکو هەڕێهوا باسی کرد کە لەم 27 ملیارە بەشێکی قەرزاری سەرمایەداری ناوخۆن ئەو سەرمایەدارە ناوخۆیی چێیە خۆیانن کەواتە تۆ وەکو دەوڵەت ئەڵێ من قەرزارم قەرزاری خۆمم چونکە ئەو کۆمپانیای خۆتە ئەگەر قەرزاری ئەویت ئەگەر قەرزاری کۆمپانیا خارجیەکانی تۆ شەریکی لە سا 20 داهاتی نەوت لەوان وەرەگی ئەی بۆ ئەو لە سا 20 سەرف ناکەیت بۆ ئەو پێداویستیانێکی هەیە بۆ یەکەی بە قەرز لەسەر خەڵک کەواتە ئەم ڕێژەی بێکاری و برسێتی و خەتی هەژاری و ئەم شتانەی کە تووشی ئێمە بوون ئەم قەرزاریە کە تووشی ئێمە بووە هەمووی بریتە لە پرۆسەی کەڵەکەی سەرمایە چونکە ئەوە نییە سەرمایە وەستابێ لە کوردستان ئەوە نییە قازانج نەهێنرێ ئەوە نییە دەرخینەوت وەکو وەزیری سامانە سروشتیەکانی پێشتریان نەیگوت ئاشتی هەورامی ئەگەر بەرمیلێنەوت بێ بە $100 چاوەڕێ مەکە بڕینی موچە لابەرێ چاوەڕێ مەکە ئەو کارانت بۆ بە دەرفەت دەزانم یەک شتێک لێرە باسکەم بمبورە بۆ ینی پچڕاندن ئەفکارت تێک نەچێ یەکێ بۆ تەواوکردن تێگەیشتنەکەی جەنابێت ئەوەی تا بە ئێستا سەرانی حکوومەت و دەسەڵاتداران باسیەکان دەڵێن لە هەرێمی کوردستان یعنی ئامادەن دان بە شوناسی قەیرانەکەش دابنێن لە هەرێمی کوردستان دەڵێن هەرێمی کوردستان لە قەیرانی دارایی هەیە واتە قەیرانی پارەیە ناڵن هەرێمی کوردستان قەیرانی سیاساتی ئابووریە قەیرانی ئابووریە تەبەن جیاوازیی زۆرەیە لە مابینی قەیرانی دارایی و لە نێوان قەیرانی ئابووری و قەیرانی بەڕێوەبردن یان بە شێوەیەکی گشتیتر قەیرانی گشتگیر کە لە هەرێمی کوردستان تەوازودیەیە یەکێک لە بابەکانی قەیرانەکە لە ڕاستی قەیرانی سیاساتی ئابووریە لە هەرێمی کوردستان ئەوەی جەنابەت وتر لە یەک بازنەی دیاری کراوە ئەو پارەیە کە کەڵە کراوە خوڵە خواتەوە لە چوارچێوەی با بڵێن کەمینیەکی ئۆلیگاریشی تایبەت کە دەچێتەوە جیرفانی خۆیان ببوورە قەدەم کردی کەرم زۆر سپاس دەست خۆش ئەو شتەی هاوڕێ هەڵوێست تەواو کەم جوابی پرسیارەکەی بێکاریەکە تۆ کاتێکە کەرتە گشتیەکان خزمەتگوزارە گشتیەکان کە ئێستا هێزێکی زۆری کاری کوردستان لەم خزمەتگوزاریە گشتیانایە تۆ کە ئەمانە دائەخەیت ئەم هێزە بێکارە بۆ تۆ بڕوە سەرمایە پێمانەڵێ ئەم کەڵەکەکردن سەرمایە و ئەم سیاست و نیولیبرالیزم و خەسخەسەیە پێمانەڵێ کە من عیلاقەی تۆم نییە من قازانج لە تۆ بەدەست ناهێنم بەڵکو لە کەرتی نەوت و گاز بەدەستی هێنم ئەڕۆم سەرمایەکەمە خەمە ئەوێەوە ئەو تیجارەت و شتانەی کە بە دەوری ئەمە شایەت یا بە هەر شوێنێک کە من قازانجم لێ بەدەست بێ لەوێ من کرێکارم پێویستە کەواتە ئەگەر ئێمە لە سایەکی هێزی کاری کوردستان لە نەوتابێ ئەی لە سانەوەنەکەی چی بکە ئێستا حکوومەت یاریان پێمانەڵێ کە من کەرتەکانەکەم بە کەرتی تایبەت بۆی ئەم مەسئولیەتە لەسەر شانی خۆی لابەرێ ئیتر دەوڵەت بۆ نمونە تۆ کەسێک کە بێکار بێ ناچێ یەخەی کەرتێکی تایبەت بگرێ بڵێ وەرە بیمەی بەکاریم بەرێ کەواتە تۆ چیەکەیت ئەم پرۆژەیەوەیە کە دەوڵەت پێڵێن دەوڵەت بچووکەکەیتەوە ڕاستەکەی دەوڵەت لە
خزمەتگوزاریەکان و لەم ئیشانە خۆی ئەجزێتەوە بۆ ئەوەی بڕوا بەس پاسەوانی کارتە تایبەتەکە و سەرمایه‌دارەکان بێکە بتوانێت سەرمایە کۆکاتەوە لەو بەشەی نەوتە دەوڵەتی بۆ ئەوە پێویستە هێزی چەگاری بۆ ئەوە پێویستی بۆ نیە بە شتێکی تر ئەتوانم مداخلەیەک لەسەر شتێکی هاوڕێ هیوا بکەم باسی تۆش پرسیارەکە لێ کردم لەسەرەوەی کە ئایا حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بۆ هەمان سیاسەتی یەکێتی و پارتیان هەیە ئێمە لە 15 ساڵی ڕابردوو یان ئەتوانم بڵێن 30 ساڵی ڕابردووشە هەمویانمان تاقی کردوەوە بە تایبەت لەم 15 ساڵی ڕابردووە هەموو یاساکانی پەرلەمان هەمویانی تیابوون یاسای وەبەرهێنان یاسای لێگرتنەوەی موچە ئیسلامیەکان و گۆڕان وەکو پارتی یەکێتی بەشدار بوونتیایە وەکو لەبەر ئەوەی کە ئەمە چینێکی سەرمایه‌دارە ڕاستە لە ناوخۆیانە کێشەیان هەیە کێ حسەی زیاتر بێ کێ بودجەکەی زیاتر بێ کێ هێزی چەکارەکەی ئەمانەیان هەیە لە ناوخۆیانە وەکو خێزانێکی بۆرژوازی ململانەیانە چونکە ئەوانیش طبعاً خەریکی کەڵەکەی سەرمایه‌یان هەر یەکەی ئەوەی دەسەڵاتدار بێ بچووکەکە ئەخوات ئەمان بەڵام لە یەک شتا مشتەرەکن ئەویژەوەی کە ئێستا ئەمادەم سەرمایە لە کوردستانە لە کەرتی نەوتایە و ئەم پیشەسازیە هەموو پارەکەی تایە شەریکن لەو یاسایانە شەریکن لەو پەرلەمانە کە ڕێخۆشەکە بۆ ئەوەی کە دەوڵەت بتوانێت ئەم سەرمایە گوزاریە بکە و ئەم حیزبانەشتیا بەشدار بن ئەوانە هەمویان لەسەر هەموو ئەندام پەرلەمانەکانیان موچەی پلە باڵای هەیە هەموو کاربەدەستەکانیان و یان مەسئولەکانیان هەمووی مدیر و مدیر عام و نازان ئەم شتانەیە ئەمانە بەشێکن لە سیستمەکە بەشێکن لە دەسەڵاتەکە هەرەوەی کە لە پەرلەمانی شایەتێکان یەکە پێشەواڵێ ئێمە ئەم جارە دیفاتان لێکەی نەمانە دز و تاڵانین بەم یاسایانە بەم سیاسەتە ئابوووریانە دەرەکەوێت کە ئەوان هەمویان شەریکی سەر ئەم سفرەی دزیێن و هەمویان پێکەوە یەک کارەکەن. زۆر سپاس هاوڕێ ئاسۆ هاوڕێ ئیوا ئەمێ بێمەوە لای ئێوە ئێمە ئەبینین کە لە هەرێمی کوردستانە کۆمپانیایەکی زۆری حزبی هەیە و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەم کۆمپانیا حزبانە بەرەو زیاد بۆ ناڕات ئەشێ لە سەردەمێکا ناوی گۆڕابێت یان لەژێر ناوی کەسایەتێکی تایبەتی ئاینی کۆمەڵایەتی یان کەسێکی دیار لە شارێکە سامانی ناوی کۆمپانیاکی بشارێتەوە و لە کەسێک ببێ بە بەڵێن بە ئایکۆنی ئەم کۆمپانیا و ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان زیاد ئەکا و تاواکەکردنی سەرمایی ئەم کۆمپانیانە لەسەر حسابی سامانی گشتی و کەرتی گشتی ئەم هەرێمەیە و ئەبینین کە داواکاری هەیە لەوەی کە چۆن ئەم سەرمایە لەم کۆمپانیا حزبیانە و بگەڕێتەوە بۆ حکوومەت ئێوە چۆن سەری ئەو هاوکێشەیەکەن و پێم خۆشە ئەو پرسیارەش بکەم کاتێ ئێوە لە پەرلەمان دانیشتن کۆبوونەوەتان کرد لەسەر هەڕاجکردنی کەرتی گشتی قسە لەم بارەیەوە کرا کە چۆن ئەم سامانەی کە لەلایەن کۆمپانیا حزبەکانەوە دەستی بەسەرای گیراوە چۆن ئیش لەسەر ئەوە بکرێ بگەڕێتەوە بۆ حکوومەت و ئەوان ڕایان چی بوو بفەرمون. ینی ئەوەی من تێگەیشت بم هەڵوەست لە پرسیارەکان لەسەر مەسەلەی پەیوەندی با بڵێن حزبە دەسەڵاتدارەکان لە ناو اقتصاد و ڕەبتیان بە مەسەلەی کۆمپانیەکان و ئەم بابەتانە و ڕۆڵی پەرلەمان لەم بارەیەوە لە ڕاستیە ئەوەی لە هەرێمی کوردستانە ینی دەگوزەرێ هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەم شێوازە لە دەسەڵات دارێتی کە مەفهومی حزبیش لە ڕاستیە لە ناو ئیتلافی حکومڕان گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە یان ڕاستی ئەو مەفهومە مەدەنی بۆ حزب ئێمە ناتوانین لە کوردستانە لەسەر ئەوان جێبەجێ بکەین لەبەرەوەی ئەوان بوون بە کۆمپانیایەکی اقتصادی و خاوەن هێز و خاوەن هێزی چەکداری خۆیان و لە دەرەوەی هیچ کۆت و بەندێک یەکێ لە یعنی قەیرانە کوشندەکان کە لە کەرتی تایبەتە لە هەرێمی کوردستانەیە لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان کەرتێکی با بڵێن ڕێک نەخراوە و دەتوانین ئێمە ناتوانین ناوی لێ بنێن کەرتی تایبەت من پێم وایە باشترین ناوەیە کە کەرتێکی کەسی بنەماڵەییە و کەرتێک نییە لە چوارچێوەی یاسار و لە ئەرزی واقعا ڕێکخراپێ بۆیە کەرتێکە بەدیوێکە مۆنۆپۆلی زۆربەی شتەکانی کردووە بەومانە بەمانە سەرمایه‌داریە با بڵێن بەومانایانیە کە لە وڵاتانی ئەوروپایە هەرچەنە لەوێش لە ڕاستیە ئێمە گەر سەیری
مێژووی 150 ساڵ تا 200 ساڵی دیموکراسی لە ئەوروپا لە وڵاتانی غەرب بکەین و لە دنیاە ئەوەی لە دەسەڵاتدار ئەوەی لە دەسەڵاتە بووە هێزە باڵێن ئەوانن بوونە کە پارەدارەکان بوونە سەرمایهدارەکان بوونە چ بە ڕاستەوخۆ چ بە غێر ڕاستەوخۆ ئەوە لە هەرێمی کوردستان بە حکومی بارودۆخەکە و بە حکمی و بارودۆخەیە زۆر خراپترە. بۆیە ئەمە کاتێک کە ڕنگدانەوەی دەبینین لەسەر هێزی کاری ناوەخۆیی لە کوردستان گەورەترین ئینتیها کە بە هێزی کاری ناوەخۆیی کوردستان دەکاتن ئەوەی پێدەوترێت ژینگەی کاری هەرێمی کوردستان کە ژینگەیەکە لە ڕاستیە کۆیلێ جۆرێک لە کۆیلایەتیەکی تازەی بەرەمێناوە کە نەکرێ کار بیمە دەکرێ و نەخۆی زەمان یعنی تەنانەت ناوی دەچێتە ناو قایمە و لە زەمانەکرێ و مافە بیمەیەکان دەیگرێتەوە و کاتێ توش ڕووداوەکانە بێ و هەر کاتێک کە خاوەنکار مەبەستی بێ دەریە کات نەمەیشێکە لەو بابەتە زیندوانەی کە لە ڕاستیە بە هیچ شێوەیەک ئەعلام لە کوردستانە دەستی بۆ ناباتن. ڕۆژنامە نووسێ کاتێک کە ڕوبەڕووی ئینتیهاکێک دەبێتەوە لە ڕووی سیاسیەوە ئەوی پەیوەندی بە مافە سیاسی و مەدەنیەکانەوەیە ئێمە دەبینین بەشێک لە ئەوی پێدەوتێت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕیپۆرتی یەکەن و دەبێتن بە هەڵایەکی گەورە وەڕات زۆرێک لە ڕای گشتی لەسەر دروستە بێ. بەڵام تەنیا لەم ساڵ دەیەها کرێکار گیانی لەدەستداوە و هەزارەها کرێکار لەسەر کار دەرکراوە نابێ بە بابەت و نابێ بە شەی یعنی لە کۆمەلگایە قسەی لەسەر بکرێ لە کاتێکە ئەگە بەراورد بکرێ بە مافە سیاسی یعنی ئەوە بەشێکە لە مافە ئابووری کۆمەڵایەتیەکان بەپێی ئەم ڕێککەوتنامەی کە کراوە لە ساڵی 1968 هەڵە نەبم هەمان بعدی باڵێن هینی هەرێمایەتی و نێودەوڵەتیەیە بەڵام لەبەرەوەی پەیوەندی بە زاڵبوونی وچە نیولیبراڵەکەوەیە ئەمەیان دەبێتە بابەت ئەوەی تریان نابێتە بابەت لە هەرێمی کوردستانە. ئێستا لە هەرێمی کوردستان دۆخەکە بە ئاستێکا گەیشتووە خۆشیان کاتی ئیتلافی حکومڕان ناکۆچیەکانیان لەسەر احتیکارکردنی بازار دەگاتە یەکتر بە تایبەتی لە ناو دوو دەستگا هەواڵگریەکە ئێمە لە ڕیپۆرتەکانی خۆیان باسی یەکتر تۆمەتبارەکەن کە ئەو چۆن بازاری لەو لە باڵێن احتیکار کردووە و داژیر کردووە ئەوەی تریش چۆن لێرە کردوێتی ئەوەی تر چۆن لەولا بۆتە لە ڕێگای وڵاتیشی تری بیانیەوە بازاڕێکی بۆ خۆی دروست کردووە ئەوەی تریش بەماشەوە لە ڕێگای وڵاتێکی تر ئەم هاوچێشەیە یعنی ڕاستی ڕوونە قەزێکە لە لای خەڵک بەڵام هەندێک جار بە بابەتی تر یعنی کۆمەلگا سەرقاڵەکرێتن بەداخەوە ئەگەر قسە لەسەر پەرلەمان بکەین من پێم وایە تەبعاً پەرلەمان ڕەنگە بە نسبەت فکری یعنی موقعی پەرلەمان لەو ململانەی ئێستاە لە ناو چەپە بێگومان لە وەکۆی لە ئەوروپاشەیە و تا دەگاتە ئێستا تێگەیشتنی جیاواز لەسەر ڕۆڵی پەرلەمان لە تێکۆشانی چینایەتی و لە بۆ بەدەستێنانی مافوو ئازادیەکانەیە بەڵام لە هەموو حاڵەتێکە لە ڕاستیە لەو پەرلەمانانەی کە دەمێکە هەیە و طبعاً دەمێکە کۆمەڵێک ئەرێک لەسەر دەوڵەت و کۆمەڵێک یاسا دانراوە بە ناچاری پەرلەمان دایناوە ئەمە پەرلەمان هەڵنەساوە یعنی بە شەو خەوبوو بێنی و بەیانێ بیکاتە واقع لە نەتیجەی تێکۆشانی چینایەتی لە نەتیجەی تێکۆشانی سندیکاکان پارتە چەپەکان جێگیر کراوە لە کوردستان بەپێی ئەو داتایی کراوە لە تەمەنی پەرلەمانی کوردستان تەنیا 2 دانیشتن 3 دانیشتن کراوە لەسەر مەسەلەی کرێکاران هیچ دانیشتێک لەسەر مەسەلەی کرێکاران نەکراوە ئەوەی هەبووە مە پەیوەندی بەوە بووە کە چۆن یاساکان لە کوردستان بگۆڕدرێ ئەوەی پێدەوترێت گۆڕانکاری لە پەیکەری ئابووری هەرێمی کوردستانە یەکێ لەو بابەتانەی کە ئێمە لەگەڵ لێژنەی پیشەسازی وزە گفتوگۆمان لەسەر کرد کە ئەوەیە وەزارەتی کارەبا کاتێ دەوێت بە وەزارەتەکەی تەواو هەمی بفرۆشێ ئێستا تووشی گرفتی چی بۆتەوە یاسای وەزارەتی کارەبا ڕێی بەوە نادا ئێستا پرۆژەیەکیان هێناوەتە پەرلەمان وەکۆی چۆن یاسای وەبەرهێنانەوەی ئاوڕێ ئاسۆ باسی کرد ئەمە بۆ مێژوو باسکەنە ڕاستیە کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان 38 پەرلەمانتار کە بە کاریگەری تەواجودی چەپ لەوێ قەناعاتیان 3 ئەندامی پەرلەمانتاری چەپ قەناعاتیان بە 30 ئەندام پەرلەمانتاری کرد دژی یاسای وەبەرهێنان بوەستنەوە بەڵام بە نەتیجە بە زۆرینە و کەمینە وەکۆی لە تعدیلی یاسای باری کەسێتیش کە پرۆژەیەک بوو چەپەکان لە ڕاستیە فەرزیان کرد ئەوە بوو نەیانتوانی لە چوارچێوی زۆرینە و کەمینە فرەژنی باتان قەدەغە بکەن پەرلەمان من پێم وایە بەم فۆرمەی ئێستا هەیە و لە بارودۆخێکا لە ڕاستیە کاریگەریەکی وایە لەسەر ژیانی خەڵک نییە و ئەو موقعی نییە بە تێگەیشتنی من لاوازبوونی پەرلەمان لە کوردستانە لە خزمەتی یعنی ئەگەر پێمان وابێ پەرلەمان دیدێکەیە دەڵێ پەرلەمان هەر باوەڕی بەکاری پەرلەمانی نییە بەس من پێم وایە پەرلەمان لە کوردستان زەعیف بێ زیاتر لە خزمەتی
ئیتلافی حکومڕان و وەکەمینەی دەسەڵاتدارەوە و لە خزمەتی بنەماڵەکانەوەیە کە ئێستا مەرجعی سیاسی تر دروست بووە کاتێ پەرلەمان نابێ بە مەرجع لە ڕاستی ئەو ڕۆڵە نابێنێ ئێستا مەرجعی بنەماڵەیی لە سەروی پەرلەمانتاریش دروست بووە تێکۆشانی چەپ جارێشتر دەبێت جارێشتر بێ ئەوەی کە وەکەوەی لە وڵاتانی ترگەڕا تا جۆرێک لەم بابەتە ڕاز بکاتەوە دواتر بێتە سەر بابەتی تر بەداخۆ پەرلەمان بەم فۆرمەی ئێستایەیە و ئەوەی ئێستا لە ڕاستیە بە شێویشتر لە پەرلەمانە نوێنەرایەتی چینی پێش ینی شتێک نییە کە نوێنەرایەتی چینی چەسەوە و پراوێستخراوەکانی کۆمەلگا بکاتن لەسەر کۆمەڵێک بابەت لە ڕاستیە لە منملانێدان من ئەو بەمانەیە من نییە کۆمەڵی کەس لە پەرلەمان نەبێ ئەمە لە ڕاستیە بۆ مێژوو باسکەین کە ئێمە لە ڕابرد و کۆنتاکوان نەبووە لەسەر هەندێ بابەت بێگومان تا ئەم سەر لەگەڵت نایە لە هەندێک خطووە لەگەڵتایە بۆ مەسەلەی داکۆچیکردن لە خەڵک بە هەندێک وچەی لە ڕاستیە تەنانەت چەپانەش بەڵام تا دەگاتە قۆناغێکتر بێگومان ئەو لە چوارچێوەی شوناسی سیاسی خۆی بڕیار وەردەگرێت کە ئێمە دەزانین شوناسە سیاسیەکە چییە بۆیە هەندێزار کە باس دەوە دەکەین کە لەم دۆخەی ئێستاە تێکۆشانی چاپ یعنی تێکۆشانی کاری سیاسی ناکرێت کورد بکرێتەوە لە کاری پەرلەمانتاریەتی لە ڕاستیە و هەندێک لە چەپ کە دەستی کرد بۆ کاری پەرلەمانی لە ڕاستیە وازی لە کاری جەماوەری هێنا من پێم وایە چەپ ئەگەر بە باوەڕی بە پەرلەمانی شەبێ دەبێت ئەم باوەڕبوونە هاوکات بێ لەگەڵ تێکۆشانی جەماوەری تێکۆشانی جادە تێکۆشانی خۆڕێخستنی کرێکاری و بزوتنە کۆمەڵایەتەکان و خۆڕێخستنەوەی کۆمەلگا لە خوارەوە ئەمە دەبێت لە هەموو کەناڵە من پێم وایە چەپ دەتوانێت کاری تێدا بکە بەس بەداخەوە ینی لە هەندێک قۆناغا بەم شێوازە نەڕۆیشت بۆ ئێستا پەرلەمانەوەی دەبینی یعنی ئەمە نەشارمەوە کاتێ دەچی بۆ پەرلەمان وای لێهاتووە یعنی ئینسان لە ڕاستیە هەست بە شەرمەکە بچێت لە پەرلەمان دابنیشێ من پێم وایە ئەمە پرۆسەیەکە وای لێکرا کە پەرلەمان بەم جۆرە بێ بەڵام خەڵک شانازی ئەومە بچێتە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتیەکانی تر بچێت دابنیشی و کۆبنەوە لەگەڵ ئەمانە بکە ئەمە جۆرێکترە لە ڕاستیە کوردستان بەرەو ئاراستیشی تر دەبات دەستان خۆش بە هاوڕێ هیوا من پێم وایە ئێستا ئێمە گەیشتینە وێزگەیە کە بپرسین چەپ چۆن ئەتوانێت ڕوبەڕووی سیاسەتی نیو لیبرالیزم ببێتەوە هاوڕێ گۆنا ئەمێ لە ئێوە دەست پێ بکەم و پێتان وایە چەپەکان بتوانن ڕایگشتی لەسەر ئەم بابەتە دروست بکەن لە هەرێمی کوردستاندا پێم خۆش دوای هاوڕێ گۆنا هاوڕێ ئاسۆ و هاوڕێ هیوا هەر کۆمنتی کەتان هەبێ لە دوای وەڵامی هاوڕێ گۆنا ئێوەش ئەتوانن بفەرمون فەرموو هاوڕێ گۆنا سپاس بۆ پرسیارەکەت هاوڕێ هەڵوێز لە ڕاستیە سەرنج زۆرە یعنی ئینسان لەبەرەوەی لێرە هەوڵین سەبارەت بە سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێم و کاریگەری لەسەر ژیانی خەڵکو و بەتایبەت لەسەر مەسلەی بەتایبەتیکردن قسە بکەین ئینسان ناتوانێت بڕواتە سەر هەموو ئەو ڕەهەندانە مەسەن ئەو قسانە ئێستا هاوڕێ هیوا کردی سەبارەت بە پەرلەمان و ئەوانە بۆ کاتێکی تر هەڵیەگرین بەڵام بێمە سەرەوەی کە چەپ ئەتوانێت یاخۆت بەرەیەک یاخۆت بزوتنەوەی یا کۆمەڵێک گروپ و ڕێکخرا و ئەمانە کە چەپ و کۆمۆنیست و شیوعی ئەمانە بتوانن چی بکەن لە بەرامبەر نیو لیبرالیزمە لە ڕاستیە ئێمە سەرەتای بەرنامەکە لێەوە هێنامان هەتا گەیشتین بەوەی کە نیو لیبرالیزم سیاسەتی بە تەنها پارتیوێکێتی نییە بەڵکو سیاسەتێکی ئابووری پشتیوانی لێکراوە و هاندراوە لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە لەلایەن وڵاتە جیهانەکانەوە لەلایەن شوێنێکی وەک ئەمریکاوە هەموو ئەمانە جگە لەوەش لە نێوان حیزبی ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە ئێستا ئۆپۆزیسیۆن و معارەزەن و کە تقریبا نەشماوە ئۆپۆزیسیۆن هەمووی هەر لەگەڵ دەسەڵاتایە لە ئەوانیش هەمان سیاسەتیانێ ئەوانیش ئەگەر پارتیوێکێتی لابەی ئەوان بێنە جێگەی هەر هەمان بەرنامەی ئابووری ئەبێ بەڕێوە بەرن واتە خەڵک خەڵک بێکارکردنی گەنجان بێکارکردنی ژنان بێکارکردنیش بێشومار لە کاردەرکردن نەهێشتنی کەرتی گشتی ئەم سیاسەتە ئابووریانەی ئێستا هەیەە ئەمەی لێتە دەرێ بۆ خەڵک موچە بڕینی زیاتر چوزانم
هەر ئەوانەی کە بینی ومانە چەند ساڵە ڕەوەندەکەی هەتا لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا پێم ڕێگەم بە ئەمە تەواوکەم ئێمە بەستمەوەیە هەموو ئەمە ئەوەیە بۆیە دەوری بەرەیەک کە بیەوێ بەرامبەر بە سیاسەتی نیولیبرالیزم بوەستێتەوە خەباتێکی سەرتاسەری جەماوەریە و شۆڕژگێڕانەیە بۆ گۆڕینی ئەم سیستەمە سیاسی و ئابووریە چونکە سیاست و ئابووری هەردووکی لە هەرێمی کوردستان وا تێک هەڵپێکراوە پێکەوە خزمەت بە نخبەیەکی بچووکی چینی دەسەڵاتدارەکە بۆیە لە ١٠٩ خەڵکی کوردستان 4 ملیۆن بەرەو سەری هیچ بەرژەوەندیەکی لەمانەوەی ئەم دەسەڵاتە و ئەم شێوە لە سیستەمی حکومڕانی ئابووری و سیاسی نییە و ئەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەبێت چەپ یەکگرتوو بێ سیاسەتی یەکگرتوو بێ استراتیجی هەبێت چۆن بتوانێت ئەم سیستەمەی ئێستا خەڵک لەگەڵ خۆیان بێنێ جەماوەری خەڵک کۆکاتەوە لە بەرامبەر بە هەژارکردنی بە بێکارکردنی بە برسیکردنی خەڵک بێنێتە مەیدان و هەوڵبا لە ڕەگ و ڕیشەوە ئەم شێوازی حکومڕانیە لە باری سیاسی و لە باری ئابووری و بە دڵنیایی لە باری کۆمەڵایەتیەوە هەڵپێچێ یعنی لە بنەوە ئەبێ هەمووی بگۆڕێ لە ڕیشەوە هەمووی بگۆڕێ و بە بڕوای من ڕێگەیەکی تر لە بەردەمانیە بەڵام سەرەتای ئەم کارە بە بڕوای من بە ڕێکخراوبوون دەست پێکە بەوەی کە چین و توێژە جۆراوجۆرەکانی کۆمەلگە ڕێکخراو بن زەرەرمەندە زیاترەکانی ئەم سیاستانە کە بە بڕوای من گەنجان بە دەرەجەی یەکەم ئەوانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن ئەوانەی کە بێکارن ئەوانەی کە هەژار کراون و بە دڵنیایی خەڵکی موچە خۆر کە هێشتا بڕێ موچەیان ماوەتەوە بەڵام زەرەری و زیانێکی زۆریان کردووە و ژنان ئەم بەشانە لە کۆمەلگا ئەبێ گرتوو بن ئەبێ کار بکەن و ئەبێ هەمان ئامانجیان هەبێت کە ڕەگوڕیشە هەڵکردنی ئەم سیستەمی دەسەڵاتە سیاسی و ئابووریەیە واتە سیستەمەکە بگۆڕێ ئەو کاتە ئەتوانین بڵین لە بەرامبەر نیولیبرالیزما وەستاوی نەتەوە و ڕێگە بە هەژارکردن و بێکارکردنی زیاتری خەڵک ئەگرین و بەرەو ژیانێکی باشتر هەنگاوەنین زۆر سپاس هاوڕێ گۆنا هاوڕێ ئاسۆ بفەرمون مایکەکەت میوتە هاوڕێ ئاسۆ پێم وایە ئەو خەسڵەتە جیهانیانەی باسمان کردی نیولیبرالیزم خەسڵەتێکیشی ئەوەیە یعنی ڕنگانەوەیکی شێوەیە کە یەک جۆر چینیشی لە دنیا دروست کردووە سەیری ناڕەزایەتەکان کە لە شیلیەوە تا فەڕەنسا تاکو ئێران تاکو عێراق تا کوردستان ئێستا ئیتر مەسەلەکە نیولیبرالیزمە مەسەلەکە ئەم نەوعە لە هێرشی سەرمایە بۆ سەر خەڵکی بێکار بۆ سەر کرێکاران بۆ سەر فەرمانبەران بۆ ئەوانە بۆیە خەسڵەتێکی جیهانی هەیە ئەم حرەکەتە ئێمە لە کوردستان پێویستە کات ئەم ناڕەزایەتیانەی خەڵکی کرێکار و زەحمەتێش هەرچی زیاتر ئەم شتەی لەلا ڕۆشنتر بێت کە ئێمە لەگەڵ چ سیستمێکا ئێستا بەرەڕوون لەگەڵ چ بۆژوازیەکە بەرەڕووین ئەمە چۆن خەسڵەتی جیهانیە چۆن پەیوەندی هەیە بە هەموو ئەو قازانجەی لە کوردستانە لە نەوتەکرێ قازانجی ئینەکانی تر بۆیە پێویستمان بە نەوعێ تێگەیشتنی ترە بۆ نمونە لە حەفەی شوبات ئێمە لە دژی دیکتاتۆری بووین یان وڵاتانی عەرەبی لە دژی بەهاری عەرەبی لە دژی دیکتاتۆری بووین بەس ئەم دەورەیە خەبات لە دژی نیولیبرالیزمە خەبات لە دژی ئەوانەیە بێکارمانەکەن ئیشمان نایانێ کرێمان نایانێ موچەمانە بڕێ کەواتە خەسڵەتی چینایەتی ئەم حرەکەتەمان زۆر دەرکەوتووە بەم پێش بە بڕوای من پێویستەکە کە ئێمە دەست بەرین بۆ دروستکردنی ئەو ڕیزە چینایەتی کە لە کوردستانە لە هەموو ئەم کرێکار و موچەخۆر و بێکار و گەنجان و ئەوانە بتوانن بەیەکەوە ڕیزێکی چینایەتی جیاواز ڕێکخراوەی جەماوەری جیاجا دروستکان کەمپینی جیاجا دروستکەن بۆ لە دژی دانی کارەبا لە دژی خصوصیکردنی ئاو لە دژی ئەوەی کە خەستەخانەکان بەم شێوەیە ئێهمال کراون کەرتە گشتەکان ئەبێ ئەم حرەکەتانە لە خوارەوە دروستکەین هەر دەست هاوڕێ هیواوان خۆش بوون منە لەو حرەکەتانێک کە ئیمزاکۆکردنەوە کەمپینی دروستکردن لە هەر گەڕێکێکا پێویستەکە لە دژی ئەو کەسانێک کە یانەوێ بێن کارەباکەت ببڕن پارەی کارەبات نایەوە هەموو گەڕک ینی بەرەو ڕوویان بنەوە لە سوزان ینی پێویستمان بە ڕیزێکی بەرفراوان و ڕێکخراوەی کرێکاری و جەماوەریە تۆ ناتوانانی لە بەرامبەر ئەم بۆژوازی کە ئاوا خۆی ڕێخستووە هەمووی ڕێکخراوی هەیە حیزبی هەیە و چەگاری هەیەوانە تۆ بەم شێوەیە هەر بڕۆینە سەر جادە خۆپشاندان بکەین و دوای بینەوە دابنیشین نا پێویستمان بۆیە کە
ڕێکخراوانە ئێستا ڕێکخراوی جەماوەری دروستکەین بۆی کە چوینە خۆپیشاندان چۆن لە تونس ئەتوانین فشار بێنین، چۆن لە میسر ئەتوانین، چۆن لە وڵاتانی تری ئەمریکای لاتین، چۆن لە فەڕەنسا بەهێگرتوانە و بە ڕێکخراوبوون ئەتوانین ئەم بۆرژوازیانە ناچار بکەین کە لە سیاسەتی نیولیبرالی خۆیان پاشەکشە بکەن. بۆ منە 30 ساڵە نەیانتوانیەوە لە وڵاتانی عەرەبیا ئەم شتە جێبەجێ بکەن کە 3 ساڵە خەریکە ئەم حکوومەتی هەرێمە بەسەر خەڵکە فەرزیەکە. کەواتە ئەبێ ڕێکخراوەمان هەبێت، کەواتە ئەبێت بڕۆین پێکەوە کار بکەین، کۆمۆنیستەکان ئەبێت لە دەوری یەک کۆبنەوە، کێکاران ئەبێت لە دەوری یەک کۆبنەوە. ئەم ڕیزە پێویستە لە کوردستانە ئەم ئۆپۆزیسیۆنە دروست بێ. ئیتر وەکو ئەوە چاومان لە پەرلەمان نەبێت، چاومان لەو ئەحزابانە نەبێت کە خەریکن سات و سەوداکەن لەگەڵ یەکێتی و پارتیا بۆ حسەکانی خۆیان و پێمان وابێ ئەتوان هاوڕێ ئاسۆ زۆر سپاس هاوڕێ ئاسۆ لە بەرەوەی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییەوە. پێم خۆشە لە دوای وەڵامی هاوڕێ هیواش ئەگەر هەبێت هەندێک کۆمنت بێتە سەر شاشە بۆ ئەوەی ئەو کۆمنتانی کە پێویستەکە ئێوە بتوانن بە کورتی وەڵامی بنەوە. هاوڕێ هیوا ئەمە زۆر بە کورتی گوێبیستی ئێوەش بین. ئایا ئێوە پێتان وایە چۆن هێزی چەپ و کۆمۆنیستەکان ئەتوانن ڕوبەڕووی نیولیبرالیزم بنەوە؟ دەنگی نییە هاوڕێ هیوا لای منەوە. دەست ببورن دیسامیود بوو دەستخۆش هاوڕێ هەڵوەست و دەستخۆشی لە هاوڕێیان ئاسۆ و گۆنا خاڵی گرنگی روزان من لە ڕاستەیە ئەوانە دووبارە ناکەمەوە لەسەر چەند بابەتێکی تر. خاڵی یەکەم لە ڕاستیەوە دەست پێەکەم مەسەلەی ئەوەی پێ دەوترێ گەڕانەوەی ڕۆحیەتی تەحەزوب و خۆڕێخستن. یەکێ لەوانەی کە نیولیبرالیزم لە ڕاستی ئیشی دەکات جگە لە کەتی تایبەتی، یعنی لە کاتێکە کە کەتی کارەبا دەفرۆشێ لە هەمان کاتە هەموو ئەوانەی کە ناڕازین کاتی لەگەڵیان کۆ بێتەوە دەڵێ کاتی مۆدێلی حزبایەتی بەسەر چووە و مۆدێلی خۆڕێخستن بەسەر چووە. ئەمە لە ڕاستیە ڕێک ئەمە دیوە فکریە سیاسەکەی نیولیبرالیزمە. لە کاتێکە وەکۆی هاوڕێ ئاسۆ باسی کرد سەرانی دەسەڵات ئەوەی کە دەسەڵات لە ڕاستی ئێستا من پێم وایە مەشروعیەتی دەسەڵات بەوەی کە بەم داتانی ینی بەو گەمەی کە خۆشیان یاری پێ دەکەن کاڵبژاردننی پەرلەمانە بەم مۆدلێک کە لە کوردستانایە ئەگەر ئەمەش بکەینە قیاس زۆرینەی خەڵکی کوردستان دەنجی بەوان نەداوە و ئەوان کەمینەن لە ڕاستیە. بەڵام ئەوەی کە دەسەڵاتی هێشتۆتەوە من دەمێکە لە ڕاستیە باسیەوە دەکەم و لەو پرۆژەی کە لە ماوێش پێشکەشم کردەویش ئەوەیە غیابی پرۆژەی بەدیلە لە هەرێمی کوردستان وای کردووە کە دەسەڵات بمێنێتەوە. گەنا لە ڕاستیە دەسەڵات بە هەموو ڕوویەکەوە و تەوازودی لە کۆمەڵگا و مووقعی لە ناو زۆرینەی خەڵک من باسەکەم لە ڕاستیە کۆتایی هاتووە. ئەمەش پەیوەندی بە چیوەیە؟ پەیوەندی بەوەیە خۆی شوناسی دەسەڵات بەم ئاراستەیە دەڕوا کە سەبەر نوێنەرایەتی کەمینەیەکی کەمترەکە و ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک لەم چیرۆکە تێگەویش لە ڕاستیە ئەمامە تێگەیش وە ڕەنجی داوە لە پەرلەمان و لە چەند وێزگەی تر کە کۆمەلگا شقێکی یعنی لە هەندێ من تەفاتە زلەی گەورەی لەم سیستەمە داوە کە ئێمە لە ڕاستی دەبێ بیبینین. بۆیە لە ئاسە فکری و سیاسەکەی مەسلەی خۆڕێخستن و ئەمانە زۆر گرنگە. من پێوان لە پاڵەوەیە مەسلەی ڕوویایکی سیاسی و ئابووری گشتگیری پێویستە کە تێکۆشانی جەماوەری لەگەڵ بزوتنەوە کۆن و تازەکان لە ڕاستیە بێکەوە ببەستێتەوە و لە پاڵ ئەوەیە چەپ خاوەنددارێتی پرسە گرنگەکانی کۆمەلگا بکە لە ڕاستیە. چەپ نابێ پێیوان نەبێ کە ئەمڕۆ پرسی ژینگە، پرسی ژن، پرسی بێکاری، پرسی زوڵمی قەومی و مەسلەی کۆمەڵی بابەتی تر پەیوەندی بە مەسلەی تەندروستیوە هەیە. هەموو ئەوانە ئەم بابەتانەی کە هەندێکی ڕەنگە خەسڵەتی لۆکاڵی وەربگرن، هەندێکی خەسڵەتی با بڵێن گشتی وەربگرن، هەموو ئەوانە دەبێت پرسی چەپ بێ. من پێ وایە چەپ دەبێت لە ڕێگای دەستبردن بۆ ئەم بابەتانەوە دەتوانێت بۆ بگەڕێتەوە بۆ کۆمەلگا، نەکە ڕەچەتەیەک ئامادە بکە پێی وابێ ئەم ڕەچەتەیە فەرز بکە بەسەر کۆمەلگایە. خۆشبەختانە من پێم وایە لەم چەند ساڵەیدا یعنی ڕابردووە ئەم چەند ساڵەیە خەریکە یعنی چەپ ئەمە تێدەگا پێویستی بەوەیە کە مراجعەی خۆی بکە و خۆی بە خاوەنیان پرسانە بزانێ بەڵە پاڵەوە لە ڕاستیە کاری بەیەکەوەی بکە لەسەر ئەم پرسانی کە پەیوەندی بە کۆمەلگا وایە. زۆر سپاس. زۆر سپاس هاوڕێ هیوا.
پێم خۆشە هەندێک لەو کۆمنتانە بخوێنمەوە ئەگەر پێویستی کرد ئێوە ئەتوانن زۆر بە کورتی وەڵامی بنەوە چکە ماوەی بەرنامەکەمان کۆتایی پێ هاتووە. یەکێک لەو بەڕێزانە دلێر ماردین ئەڵێ ئێمە دامەزراوەمان نییە هەر شتەکان بە حزبی کراوە. پێم وایە لە کۆی گفتوگۆکانە ئێمە زۆر بەڕوونی ئاماژەمان بەوەیاوە. کۆمنتێکی کە لەلایەن دانیال جانی باز لەوە کە هاوڵاتی بووە بە کۆیلەی داهاتی کۆمپانیاکانی دەسەڵات وەک بە خەتی ئینتەرنێت، نەخۆشخانەی تایبەت و بە ئەلکترۆنیکردنی کاروباری ئیداری و دامودەستگای حکومی و پارەی خۆڵ و خاشاک و کاروبار و خواردنی ببورن زۆر لە من دیار نییە کە چی نووسراوە خواردنی ئەکسپایر ببورن ڕێنووسەکەی هەڵەبوو خواردنی ئەکسپایری تورکیا و ئێرانی و هاوڵاتی بۆ دەستی سەرمایه‌داری بۆ بە کاڵای دەستی سەرمایه‌داری حزبی یەکێتی و پارتی. کۆمنتێکی تر لەلایەن جەوهەر سەیداوە هاتۆ باز لەوە کە دوای سڵاوی باز لەوە کە سیستەمی سیاسی باشوور تێکەڵاوە بۆ مشەخۆریە و بۆژوازیە و بە هەمان شێوە ئەجاری کە ئاماژەی پێوەیە کە مشەخۆریە بە تایبەتکردنی کردی گشتی وەرای کەرتی کشتتوکاڵی داگیرکردن و گۆڕینی وازح نییە کە چی نووسیوە. پێوە بە شێوازێکی گشتی هەموو کۆمنتانی کە هاتوون ئێمە لە میانەی گفتوگۆکانمانە بە شێوازێکی دوور و درێژ قسەمان لەسەر کرد. زۆر سپاس بۆ هەموو ئەو بەشداربووانی کە بە کۆمنت لەگەڵ ئێمە بوون داوای لێبوردنەکەین کە ناتوانین کۆمنتەکانتان یەکێک بخوێنینەوە و زۆر سپاس بۆ هاوڕێیانم گۆنا سەعید، ئاسۆ کەمال هاوڕێیوا کە ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتەیە لەسەر قسەکردن و گفتوگۆکردن لەسەر سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان و ڕەچەتەکانی نیولیبرالیزم لێکەوتەکانی ئەم سیاسەتە لەسەر هەرێمی کوردستان و قسەکردن لەسەر بەدی بۆ ئەم سیاسەتە گفتوگۆمان کرد. دووبارە داوا لە بینەرانی بەڕێز ئەکەم کە بۆ پشتگیریکردنی کەناڵی هیوا سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن لە یوتیوب. زۆر سپاس بۆ بینەران کە لەگەڵمان بوون لەم بەرنامە تایبەتەیە. کاتێکی شاد بۆ ئێوە.